بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. هر جهة هين لبن وهر جهة هين مجيلي طاعة عبادتنا وهر جهة هين لبن كم مجيلي حاضر كرنا باشي ببن رمضان وباشيفا وخير وبركة وصحة بد باشيفا كني باشيفا 25 جش كردستان 24 اما شفت جلوه داینه افشوج یک شوین تاک یک شمان شوین قدر و پیروز و فربو های الدف خوده انشالله ام بشین افشوجی خدمت دینی بکین و خدمت و بکین و خوده بطاعت خالصا لوجهه الكريم بخو حساب ان شاء الله. دعا چونی دعا باشی الحمد لله. دعا که هر شنو که ام يعني حساب كام اعتكاف بكين نوف برنامج ان شاء الله يعني بخير حساب ان شاء الله بودس بكين كوكو اعتكافك دايب ان شاء الله قال خالي مامي بالك. السلام عليكم ورحمة الله وبركاته. زور خوش حالم كأم شويش لبرنامج باشيف منو هاوكارم جوان لقلتاني أمشو وكو جواني هاوكارم باسي كرت إن شاء الله أم برنامجنا وكو اعتكافك أبي بو إما چونك هر كارك هولو كوششت تيدا بو رزامندي خوابت إن شاء الله بعبادة حساب بيت وإمش همو هولو كوششك مع بو رزامندي خواي جورو ورزامندي إيويا كسودكي طواو لبرنامج كمان لمانجي رمضان وربقرن بوي هموي ببيتا تشويكي خير وشاكا إن شاء الله بو أم دنيا أو دنيا ساخ كرنا شوي و برز را گرتنا شوا ليلة القدر خودی حس کرد امدی شوی که راستا خود گلو دا بینو نو به خودی دا پاشی به دست إن شاء الله دست ببكي. بەڵێ دەستپێکی بەرنامەکەمان ئەم شەو بەوە ئەبێت کە دەچینە هەڵەبجە ئەویش لە ڕێی پامنێرمان ئەڤین عەتاوە کە لە هەڵەبجە لەگەڵمانە ئەڤین ئەم شەوانەی پاشێوی مانگی ڕەمەزان چەند شەوێک لەگەڵمانە بووە شەوێکیان لە ناو هەڵەبجە بوو شەوێکی تریان لە دەرەوەی هەڵەبجە بوو بابزانی ئەم شەو لەکوێی هەڵەبجەیە و لەگەڵمانایە سەلام عەلەیکوم ئەڤین هیوادارم کە شەوێکی پڕبەرەکەت هەبوو بێت لەلای تۆ ڕۆژێکی پڕ عیبادەت و پڕ لە چاکەکاری و لەگەڵ تۆین ئێستا بۆی بزانین کە چیت بۆ ئامادە کردوین بۆ ئەم شەوە. بەڵە سۆڤان سلااوان لێبێ و ئەم کاتی ئێوەش باش بێت دیارە من هەموو شۆکانی مانگی ڕەمەزان بە درێژایی شۆکانی مانگی ڕەمەزان شۆڕی پامێرانی کوردستان 24 لە دەرەوەی شارەکان و لە ناو شارەکان لەگەڵ هاوڵاتیان بوون خۆشبەختانە ئێستاش من لە نێو پارێزگای هەڵەبجە توانیومەکە چەند گەنجێک چەند گەنجێک لە نێو پارێزگای هەڵەبجە تا درنگانێکی پارشێ و لە کار دەکەن ئەوە کارگێکی بچووکیان بۆ خۆیان دروست کردووە لەگەڵەوەی کە خاوەن کارەکە چەندین ساڵە زیاد لە 8 ساڵە خوێندنی ساڵ کردووە بەڵام چاوەڕێەوەی نەکردووە کە لەو بواری لی خوێندووە کار بکات بۆیە ئێستا کارگێکی دروستکردنی قەنەفەی دروست داناوە بەم شێوەیە چەندین گەنج تا درنگانێکی پارشێ و لێرە کار دەکەن و هەرێکی کاری تایبەتی خۆیانەیە منەمەوە قسەی زیاتر لەگەڵ خاوەنی کارگەکە بکەم بۆی کە پێم بڵێ بزانم ئەم بیرۆکەی لەکوێوە بووە تۆ سڵاو لێبێت کاکەوان فەرمیتە ئێرە و پێم بڵیت کە ئێوە چەند ساڵە دەستان بەکارکردن کردووە و ئێوە چی دروستەکەن شەوانەکە لێرە بەخێر بێن سەر چاو بەخێراتین کەناڵەکەتانەکەم زۆر سپاسانەکەم کە ئەم کارگەی ئێمەتان بەسەر کردوێتەوە بەخێر بێن سەر چاو قوربانگیان ئەم کارگەی ئەمە پێک هاتووە لە دروستکردنی قەنەفە فرۆشتنی قەنەفە بەخواستی ماڵان قەنەفە دروستەکەین هەر شێوازێک کە خۆیان بەدڵیان لە تورکی لە ئێرانی ئەهێنن لە کارگەکەی ئێمە پیشانمانێن ئێمە بۆیان دروستەکەین هەروەها ئەم کارگەی ئەمە توانیوێتی هەلی کار بۆ زیاتر لە دەگەنج لەم شوێنە بڕەخسێنین مەرج نییە هەموو تاکەکان چاوەڕی دەستی حکومەت بن یا چاوەڕی تاعینات و دامەزراندن بن ئەتوان وەکو ئێمە هەلی کار بۆ خۆیان بڕەخسێن و بتوان کارکەن لە شوێنی هیات کاکیوان ئەگەر پێمان بڵیت تا چەندێک گرنگە گەنج توش بەتوانەکانی خۆی ببەستێ و کاری خۆی هەبێت و لەگەڵ ئەوەشدا ببێتە سەرچاوەیەک بۆ بژێوی ژیانی چەندین گەنجی دیکە بەڵێ زۆر ئەبێ هەموو کەسێک گرنگی بە ئەو بوارە با کە تیا سەرکەوتووەیەوێت ئێسەیەکی کەوکو من خوێندومە خوێندنم تەواو کردووە 8 ساڵە خوێندنم تەواو کردووە لەو بوارەی کە خۆم حەزم لە ئیشەکە بۆ لەو بوارە کارەکەم چونکە لەو بوارەشا سەرکەوتن بەدەستیانەوە ئێستا من کە حەزم لەم ئیشەیە توانیم لەم ئیشا سەرکەوتن بەدەستبێنم ئەگەر من بەری ڕاستە مامۆسایەتیم تەواو کردووە لە مەکتەبێکا دانیشم ناتوانم وەکو ئەمە گرنگی پێ بم ناتوانم وەکو ئەم ئیشە سەرکەوتوو بمتیایە چونکە حەزم لە ئیشەکەی لە بوارەکەی خۆمان حەزم لێ بۆ پەرم پێیا و توانیمانە تا ئێستا پێبی ئێوە تا درنگانێکی پاشەی کارەکەن لێرە چی دروست دەکرێت چکە قەنەفە چی
شتێکی کە دروستەکەن ئامادەوەتان تایە کە بتوانین جگە قەنەفە کارگەکەتان گەورەترکەن شتی تر دروستکەن والله ئیشەڵا بە ئیزنی خوا بەرنامەمان هەیە ئەو شتانەی کە پێداویستی ماڵن وەکو سنگ و کەوانتر وەکو سێتی مەطبەخ وەکو ئیشەکەی خۆمان لە موبیلیات و قەنەفە پەرەی پێین هەمویان دروستەکەین بەڵام ئێستا ئیشەکەمان تەنها لە قەنەفا کۆکردوتەوە. لەشتان ساغ بەڵێ سۆڤان چەندین گەنج لێرە بوونەتە خاوەنکار دیارە تا درنگانێکی پارشە و لێرە کار دەکەن وەک خۆشیان ئاماژیان پێداکە زۆرینەی ئەم گەنجانە کە لێرە کار دەکەن خوێندنیان تەواو کردووە و لەگەڵەوەشدا چاوەڕێ نەبوون کە لەو بواری خوێندویانە کار بکەن بۆیە لەنەو کارگەیە دەستیان بە کارکردن کردو و جۆرەها کەلوپەلی جوانکاری ناوماڵ و لە قەنەفە و لە چەندین جۆری دیکە دروست دەکەن کە لە کوالیتیکی زۆر باشوە بە شێوە زێک و دیزاینێکی زۆر جوان کە لەلایەن هاوڵاتیانەوە خواستی لەسەر بێ خود داواکاری لەسەر بێت ئەمان لێرە دروست دەکەن و هەلی کاریان بۆ چەندین گەنج ڕەخساندۆ بەنیازیشن کارگەکەیان گەورەتر بکەن بۆ ئەوەی کە هەلی کاری زیاتر بۆ گەنجان بڕەخسێنن. بەڵێ ئەڤین دەستەکانی تۆ خۆش بێت زۆر سپاسی تۆکەین و ئینشاءڵڵا کارێکی پڕسق و بەرەکەتیش بۆ ئەوان دەخوازین لە خوای گەورە. تەوان ئەڤین ئەم چەند شەوەیەکە لەگەڵ ئێمە و بێگومان تۆڕی پامنێرانمان لە هەواڵەکان هەر هەمویان بەردەوام بوونە بەڵام ئەڤین باسی وەکو بەرنامەی پاشیف کە باسم کرد دوو بەرنامە لەگەڵمان بوو بەرنامەکەی دیکەش بەرنامەیەکی تریش لەگەڵمانە بوو ئەڤین لە یادمە کە دیسانەوە گەنجێکی بە نمونە هێنابەوە کە هێزی کارکردنی خۆی تەنها لەوەیە نەخس بۆ گەڕ کە تەنها کارێکە کات لەسەر عەرەبانێ بوو لە فەیەکرد نەخێر بەڵکو کاری وەرگێڕانی کتێبیشی دەکرد ئەم گەنجانە جێگەی دڵخۆشین بێگومان بەو پێی کە خوێندن تەواوەکەن تەنها پشت بە دامەزراندن نابەستن خۆیان و بۆ کە چەند گەنجێکی تریش دەبنە سەرچاوی کار جیاوی گەنجی ئەوژی دەستخۆشی بی جبلی کو ابخو کارکیت کرد آری کاری هفت گنجی دیجی کردیم ماشاءالله کو اوجی گلوی کارت کنی برهمه که نافخو بدنا خلکی بی کو برهمه کش درفه بیت اوجی جهد است خوشی الله سرکفتی بنو خود خیره وانا بنست یعنی هیوار مزدا او کاری خو بردان ان شاء الله بجام بتشينا تواري خوي جرينك وتواري ايني افشفه تواري كي حتى راده كي قلك زيده مطرسيك زيده بطيبه تيجي سرگنجا هي رجالات نوراس حتى بحريم كردستاني بهولي تيجي واوجي مادين هوشبر ين بهوشكر طيبه تيجي مطرسيه بكارينا نوانال سر کومال گهب گشتی و سر تاکیجی که آیت نوا آین اسلام داخو سردم پیغمبر صلی الله علیه و سلم اف ماده توصان نبینه دی چوا اف ماده هاتینه بحث کردن ام خود حس کت زیاده ترم دی گل ما مستا مظفر زراری ما مستا آینی دفشه و خود حس کت میوانی ما بتم دی بحث کن ما مستا تو گل بخیراتی شفت ليلة القدر ورمضان بقشتي له بيروز بتخد الرجيم نبيش طاعات قبيل كربان إن شاء الله. خواهي جورا بيادارتان كسباستان لكم وفق بن يا رب السلام. ما مصطفى برسالة كمان بابا يكسر دس بيبكين چونك جبان باسي ويكر لسردمي بيغمر صلى الله عليه وسلم ما دهوش بركان نبوه بلام استا لقل چونە پێشەوەی چرخی ژیان مەترسیەکانی زۆر زیاترە بن زۆر شتەبوونە پێشتر نەبوونە بەڵام ئێستا هەن لە ڕووی یاساییەوە ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکارهێنن بە تاوانبار ئەناسرێن لە ڕووی دەرونیەوە ئەوانەی کە سایکۆلۆژی و دەروونناسی دەرس ئەدەنەوە یاخود چارەسەر ئەکەن ئەوان بە کەسانێک ناویان دەبن بە نەخۆش ناویان ئەبن لە ڕووی ئاینیەوە با بزانین ئەو کەسانە دەچنە چپۆلێنێکەوە بە چی ناو دەبرێن کە مادەی هۆشبەر بەکارهێنن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين دەستخۆشی لە هەردووکتان دەکەم سەرکەوتوی دنیا و قیامەت بن موفق بن ئینشاءالله کە لەو مانگە مبارەکە ئینشاءالله پاشیودا لە خزمەت مامۆستایان بووینە و لە خزمەت ئەو دینە پیرۆزەی بنە ئینشاءالله ئەوە ئەجر و پاداشە و ئەوە بە ئیعتیکاف لە بۆمان حیسابە ئینشاءالله خوای تەعالە بە شەوی لەیلەتول قەدرش لە بۆمان حیساب کە ئینشاءالله. دیارە باسکردنی ئەو بابەتە ئەو تەوەرە بەڕاستی بابەتێکی زۆر هەستیارە و مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر کۆمەڵگای کوردەواریمان بە تایبەتی ئەمە خۆمان باز بکەین و ئەم تاوانە گەورە و قێزەونە لە ئیسلامدا وەک جەنابتان ئاماژەتان پێکرد دیارە چوار خەلیفەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چوار پێشەوایەکە قسەیان لێ نەکردووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزەبت باسی نەکردووە لەبەر ئەوەی ئەگەر تەمەشای مێژووکەین لە ساڵی 600 هیجری ئەوانە کە پەیدا بووە بە تایبەت زیاتر لە سەردەمی تەتەر و مەغوڵەکان کە سەری هەڵدایە و تەرویزی پێدرایە ئەو شتە گرنگی پێدرایە و هاتووتە ناو خەڵک و بەو شێوازەی کە هەیە بەڵام زانایانی ئیسلام و فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئایاتە پیرۆزەکانی قورئان هەمووی ئاماژەیە بەوەی کە ئەم شتە شتێکی پیسە
زیان بەخشە لە ئیسلامیشدا ئێمە مەقاسیدی شریعەی ئیسلاممان هەیە 5 بنەما گرنگەکەی ئیسلام بۆ ئەوەیە ئیسلام بۆ ئەوە هاتیە 5 شت سەرەکیم پارێزراو بێ یەکێک لەوانە عەقڵی مرۆڤە یعنی مرۆڤ کاتێک مرۆڤایەتی خۆی دەکە کە عەقڵ و منطقەکەی لە دەست نەداتن دوو نفسی ئینسانە سێ ناموس و کەڕامەتە چوار نەسەبە 5 ئاینە بە شێوەیەکی گشتی هەموو ئاینەکان دەبێ پارێزراو بن دیارە لێرەدا هۆکاری سەرەکی زەرەری سەرەکی دەتوانین بڵێن ئەو مادە هۆشبەرانە تێکدانی عەقڵی مرۆڤەکانە مرۆڤێک خوای تەعالی ئەوەندە ڕێزی لێ نابێ هەموو مەلایکەتی عەرد و ئاسمان سوزدەی لێ بردبێ بێ عەقڵی خۆی لە دەست بدە و هۆشی خۆی لە دەست دە و ئەو هەموو زەرەر و زیانە کە ئاماژەی پێ دەکەین تووشی خۆی بکە خوای تەعالی کە دەفەرمێ لەقەد کەڕەمنە بەنی ئادەمە ئەوە تاوانە دوایە نەسی ئایەتمانێ خوای تەعالی دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه خوای پەروەردگار دەفەرمێ مەشروب حرامە و لێ دوورکەونەوە لەبەر ئەوەی پیسە زەرەرت پێدەگەێنی هەموو فقەهای ئیسلام هەموو عولەمای ئیسلام دەتوانێت بنێ مەزاهیبی شافعی و حەنەفی و ئیمامی غەزالی و ئیمامی سەنعانی و پێداوەرە هەموو زانا پەیابەرزەکان متفقن لەسەر ئەوەی دەرێن عیلەتی حەرامبوونی عەرەقچیە لەبەرەوەی سەرخۆشکردنی تێدایە کەواتە ئەو مادە هۆشبەرانەش یەک هۆکاریان هەیە لەگەر مەشروب کە چییە هۆشبەرن عەقڵی ئینسانی لە دەست دەدەن بۆیە پێغەمبەری صلی الله علیه وسلم فرمودەی صحیحمانە ئیمامی مسلم ڕیوایەتی کە دەفەرمێ ما ئەسکەرە كثيره فقليله حرام هەر شتێک ئەگەر بە زۆریەکەی بێهۆشت کە کەمیەکەشی حرامە یعنی زۆری کەمیەکە هەمووی حرامە دوو فرمودەی ترمانێ دەفەرمێ كل مسكر خمر وكل خمر حرام دەفەرمێ هەر شتێک هۆشت ببە عەقڵت ببە یعنی بێهۆشت کاتن تەخدیرت بکاتن دەفەرمێ ئەوە مەشروبە و ئەوە ئارەقە کەمە پێی دەڵێن مەشروب دەفەرمێ هەموو مەشروبێکیش حرامە و چەندین فرمودەی تری پێغەمبەرمانی عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمانی دەرکردووە محەممەد المستەفا حرامە بە ئوم الخەبائیث ناوی بردووە بە تایبەت کە مەشروب حەدیث و ئاەتی لەسەرە و لە زمنی وەش علەمای ئیسلام دەفەرمن لەبەر ئەوەی عیلەتی مادەی هۆشبەر کە هۆشبردنە لەگەر مەشروب هیچ جیاوازێکی نییە هەمان شتی هەیە حتا یەک لەوانە شێخ الئیسلام ئیبن تەیمیە دەفەرمێ لە جلدی 28 لە صحیفە 339دا لە فتاوای خۆیدا دەفەرمێ ئەو کەسەی کەوا مادەی هۆشبەر بەکاردێنی پێویستە هەمان سزای مەشروبی لەگەر بەکاربێنی کە خوای تەعالی داینایە بڵێن لە قورئان و حەدیثدا تۆ کەسێک کە شەراب بخۆ مەشروب بخۆ 40 جەلدی لێ بدەیە بۆ چییە لەوانە خەڵکێک بڵێن ئەو کەی باوی ئەو شتانە ماوە لەو ڕۆژانە لە راپۆرتێکی خوێندمەوە لە رووسیا ئەو رووسیاکە وڵاتی رووسیا یعنی لە شوێنێک دایان نایە ئەو کەسانێک کە مدمینن جا مدمین بە زۆرەکانیەوە هەیە مدمینە بە مادەی هۆشبەر هەیە مدمینە مەسەلەن بە سایتە سێکسیەکان بە تایبەت تەرکیزیان لەوە کردەوە کە ئەو کەسانەی مدمینن چ بە مادەی هۆشبەرە چ بە سایتە سێکسیەکانە باشترین چارەسەر ئەوەیە لێیان بدرێ لێدانێک بە شێوازێک ئەوەی کە ئیسلام داینایە وەکو حەدەکە بەوەی ئەو ئینسانە خەلایە و فیتڕەتی پاشی سەلیمی خۆی بێتەوە باشە ماڵ مستەلفیری حتى أمثال آيات القرآن بخوش براوستين هندا كيتين مثلا طيبة تجيبوا مثلا شرابي ومشهور ومشروبي ومودين كحولي بقولوا من دبيج تدخل نقول يا حرامة يا قلتي رجس من عمل الشيطان فاجتنبوه يعني لي دور كونه بله باش أجر نصا بناوي حرام نهاد بلا قرآن بله بوان هي هنزة تشيبو خويا ببينه يعني اشتهاه فاجتنبوه يعني حرام اما لەبارەی فەرمودەکانی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام زۆر کەسەیە مەسەڵەن ئەو قسەی جەنابت جوانە ئەڵێ خۆ قورئان ڕاستە و خۆ باسی نەکردیە سەریح خۆ قورئان باسی زۆر شتی نەکردیە وەرە لە قورئانی پیرۆز بۆم ببینەوە باسی ڕەکعاتەکانی نوێژی کردبی باسی کردیە ناتێ بڵێ نوێژی بەیانی 2 ڕەکعاتە نوێژی نوێڕ و 4 ڕەکعاتە لە قورئان زۆر شت هەیە باز نەکرایە بەڵام ئایا کە باز نەکرایەتەوە و نەخێر ئێمە فەرمودەی پێغەمبەرمانێ عەلەیهی سەڵات وەسەلام خوای تەعالی بە گەورەی خۆی دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى پیغمبر صلى الله عليه وسلم هر شتێکی دەردەبڕی بوحي بوو لەلایەن خوای تەعالی يعني فرمودەکانیش مەبەستی فرمودەکانی پێغەمبەری صلى الله عليه وسلم کەواتە ئێمە مەصادری ئیسلامیمانەیە مامۆستای بەڕێز مەصادری ئیسلامی چیە یەکەمیان قورئانی پیرۆزە دووەمینیان سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو فرمودە جوانانەی پێغەمبەری خوا هەمووی ئاماژەیە بەچی
بەوەی کە بەڵێ مادە هۆشبەرەکان مشروب ئەوانە پیسن دوای نەسی ئاياتمانێ صریح خوای تعالی دەفەرمێ چێ دەفەرمی يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ذاتی الله هەرچی خاوێنە بۆی حەڵال کردینە بەڵام هەرچی پیسە لێ حەرام کردینە ئێمە ئاەتی ترمانێ خوای گەورە دەفەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما خۆت مەکوژە ئەو کەسانەی مادەی هۆشبەر بەکاردێنی خۆکوشتن نییە تەمەشای ڕێژە و داتایەکان بکەین لە وڵاتان لە جیهان ئەو وڵاتانەی کە مدمینیان زۆرە بە مادەی هۆشبەرەوە چەندین گەنجی جوان ژیانی لە دەستدایە دەمری هەتاوە ئێرانە وەزیری سەحا تەندروستی ئێران ڕایگەیان گوتی ئێمە ڕۆژانە 8 کەس بە داتایەکی ڕسمی ڕۆژانە 8 کەس ژیان لە دەست دەدا بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە ئخوای پەروەردگار دەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بەدەستی خۆت بە هیلاک مەبە ئەدی خۆ بە هیلاک بردن نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لا ضرر ولا ضرار زەرەر لە خەڵکدان جایز نییە لە خۆشت جایز نییە ئەوە زەرەر لە خۆت دەدەی و بە کۆمەلگاش دەگەێنی لەکوێی منطقی کۆمەلگا و لە قانون و یاسا و هیچ شوی دەڵێ ئایدۆلۆژیاکەیە بێتەئیدی مادەی هۆشبەر بکاتن چێ هەیە بڵێ شتێکی باشە مەگەر ئەو کەسانەی کە هۆشتیان لە دەستدایە و مدمین بووینە پێی ئەوانیش بێزارن لەبەرەوەی من بەدەیان کە زاروی هاتوتە لای من یعنی مدمین بۆ مادەی هۆشبەری بەکارهێنایە دەڵێ مامۆستا ژیانم نییە کێشەی تەلاق زۆر دەکات کێشەی مەشاکلی بینی ژن و مێر زۆر دەکات یعنی ئەو کەسە شخصیەتی خۆی لە دەست دەدا ئەو کەسە بڵێ مامۆستا با یەکەم لێرە بۆستین تۆزێ واقع بین کە ئەوەی لە کۆمەڵگە ڕوەدا ئێستا لە خەمرەوە بۆی بین خەمر واتە خیمارکردنیشت خیمار عنی داپۆشینی بۆ پێی دەگوترێ خەمر چونکە عقڵدا ئاپۆشێت و مادە هۆشبەرەکانیش هەرچەند ناوی خەمری پێوە نییە باسی خیمار جۆریشی زۆرە بەڵام پێی دەوترێ مادەی هۆشبەر بەڵام با لێرە واقع بیر بکەینەوە هەندێک خەڵک هەیە ساڵی کێ هەیە زەرەر لە خۆی بدات بۆ یاڵێم واقع بیرکەینەوە لە زۆربەی وڵاتان ئەمەوەکو چارەسەر بەکارەهێنن بۆ پشت ئێشە بۆ نمونە ناوەکان زۆرن کە ئەگەر بڵێن بەس لەوەچێت باش نەبێت چکە هەندێک کەس بە ناوەکەی شارەزانە لەوچێت بە هەند وەری بگرێت حەبەکان زۆرن بەکاری هێنێت تۆزە خۆی ئارام کاتەوە ئەو مادەیە بەکاری هێنێت تۆزە خۆی گورچی لەم ئێشە مەسەن بۆ نمونە زۆر جاڵان هەنێ مەشروب هەیە بۆ نمونە بیرە بۆ گورچی لە ئێشە باش ئەو قسەی جەناب لە هەموو دنیا مسەکیل نای هەموو دکتۆرەکان مسەکیل دەمێ ئەوە بڵێم دەمێ ئەوە بڵێم عیلاج نییە یعنی بۆ چەند دقیقە خۆت ئارام کەوە قەت عیلاج نییە لەگەڵ ئەوەشە کە عیلاج نییە بەکاریشی بێنێت بە مەبەستی عیلاجیش دیسانەوە ئەچێتە بابی گوناح و حرام دیسانەچێتە بابی جەنابەت باسی وە کە دەڵێت دکتۆرەکان ئێستا تۆپ زانستی سەردەم دەری خستووە بە راپۆرتی معتەمید یعنی بەزە پزیشکە بەڕێزەکان دەڵێن زیاتر لە 120 زیانی تێدایە مادە هۆشبەرەکان مەسەڵەن یەک لەو زیانانە ئەگەری توشبوون بە جەرتەی دڵی هەیە ڕێژەی سوکەری زیاد دەکات یعنی ئەوە قسەی دکتۆرە بەڕێزەکانە ئەوە تەحلیلاتی طبی کە کرایە لەسەر ئەوە دەم و ددانت ڕزیو دەکا یعنی بەس لە گۆگڵ لێدەین لە گۆگڵ ئەگەر بەس نووسین سووەڕ من مدمن الخمر يعني يا من مدمن المخدرات ويني او كساني كوا مخدرات دخون يعني شكل وشوازيان خريكه لبشريات بشوريتوا يعني ناشرين منعيان لدزداوا زور ضعيف وبهزبون يعني لسرزاده كوتون يعني لكونوا قشبنه كوتون بويا حمود دكتوره برزه كان دلن زرري هي زرري شي لبو سي لبو دلت هي ڕێژەی سوکەری دروست دەکە زیاد دەکە بیستنت کەم دەکە بینینت کەم دەکە مەنەعی جسمت زەعیف دەکە یعنی لە کوێ ئەوە باشی تێدایە ئەوەی کە جەنابەت دەڵێ جاری وا هەیە نسبەتی زۆر کەم لە عەمەلیات یان لە حاڵەتێکەوە بەکاری دێنن ئەوە حاڵەتێکی ترە ینی دکتۆرەکانەوە ئیشیوانە زیاتر دەزانن دەڵێن باوە تێکەڵ نەبێت بۆ لێرە ڕوونکردنەوەی بکە ئەوە تێکەڵ نەبێت لەگەڵ ئەوەی بە هیچ شێوەیەک ئەوە لەگەرەوێدی وەکو یەکوانیە جیاوازە و هەموو جۆرەکانی مادەی هۆشبەرەکان هەمیان پیسن هەمیان ترسناکن وەک جەنابەت ئاماژەت پێکرد بەس لەوەی خەڵک بەرچاو ڕۆشن بزانی یعنی گەنجەکانمان ئەوڕۆ وەسائلی تەکنەلۆژیا و ئەنتەرنێتە خەڵک هەمووشت دەزانێ ئەوەی حەشیشە و تریاکە و هیرۆینە و کریستاڵە و حەبی ترادۆلە و ئەوەی کە دەمژن لە زبانیان دادەنێن ئەوەی کە دەرزیە هەمیان کارە ساتە هەمیان مصیبەتە چکە من بۆ خۆم لە ناو کۆمەڵگە ئاگام لێ چ کارە ساتێکی نایتەوە چه فەزاعەتێک لە ناو عایلە و خێزانەکان دروست باشە مامۆستا کابراەک یعنی توش بی بەڵێ کابراەکی دژمنێوی چوو مادەکی مخەدەردایە بەڵێ و بی مدمنی مخەدەری بەڵێ و تووشی حالەتێکی حتا خۆ کوشتنێژی بی بەڵێ
عاقباوی ڕۆژە قیامەتێ وەکیویەک و ئەو خۆ چۆی دیڤگەڕۆی مادێت مخەدەر کارینانیۆنژی جدایە چکی ئەڤژی گەلەکە مشەبی یعنی مەبەست بازرگانی مخەدەرات بازرگانی مخەدەر ئێستا دەیەوێت خەڵک توشکە فێری مخەدەرکە ئیدمانیان بۆ دروستکە دەچی بەناو ئاچریکە دەداتە خەڵکی بە تایبەت گەنجان گەنجەکەش فێری مخەدەر دەبی بەخۆی نەچوێت لە دوی بگەڕێ مادەچی مخەدەر بکڕی بەڵام لە ڕێی کەسێکی بازرگانی مخەدەر تووشی تریاک خواردن ئەوانە دەبی گوناحەکە لە سەرویش حسابەکە توش یان ئەو سەبەبک بەلۆی ئەو کەسە هۆشی لە دەستدا و خۆی بکوژێتن لەبەرەوەی ئێمە داتای ڕسمی مێ لەبەر دەستمدا خوێندیتمەوە دەڵێ سەتانسی لە ئەوروپای ئەوانەی حالەتی ئینتیحاری دەکەن خۆیان دەکوژن هۆکارەکەی چیە مادەی هۆشبەر بەکاردێنن گەنج هاتووەتە لای من بۆی باز دەکەم بینەران بزانن یعنی گەنجە جوانەکانمان ئاگادار بن هاتە لایم دەڵێ مامەسە چەند جار پەنجەم لە پەلاپیتکەی سیلاعەکەم داوە تفەنگەکەم داوە خۆم بکوژم ئەڵێم بۆ لەبەر ئەوەی دەڵێ هۆشم نەمایە بێزار بیمە لە ژیانم گەنج هاتیە دەڵێ بەڕاستی ئەوەندە مدمین بوویمە بێزار بیمە لە ژیانم یعنی نازانم چی بکەم کاکە وەرە خوای تەعالا و دینە جوانەی ناردیە هاتە مزگەوە سپاس بەخوا تۆبەی کردیە گەڕاتەوە ئەوجا ئارامیەک بەناو دڵی داهاتیە زۆربەی گەنجانمان وا دەزانن بۆ بەختەوەری وا دەکەن وا دەزانن ئاسوودەیی دەکەوتە ناو دڵیان و ئیدی بەختەوەر دەبن لە ژیانیان بەڵام بە پێچەوانە وەڵا بەختەوەری لێ دەبا واللهی ژیانە دوێران دەکات و مامۆسای بەڕێز بەڕاستی من لێرەوە دەستخۆشی دەکەم بەڕێوەبەرایەتێکمانەیە بە ناوی ڕوبەڕووبنەوەی مادە هۆشبەرەکان زۆر دەستخۆشی لەو برا بەڕێزانە دەکەم بەڵام لێرەوە ڕای دەگەێنم بەس بەو بەڕێوەبەرایەتێک کۆنتترۆل ناکەی لە 2006ەوە دامەزرایە ساڵانە بیدایەتی کە دامەزرا حاڵەتەکان زۆر ڕێژەی کەم بوو یعنی 50 60 70 تا 100 حاڵەتمانە بوو ئێستا ساڵانە دەزانی چەند کەس دەگیرێ 2000 کەس دەگیرێ 2000 گەنج کارەساتە لە وڵاتی ئێمە ڕوودەداتن یعنی من پەیوەندیم لەگەڵ کردنەوە دەڵێ مامۆستا جێ نەماوە ئەمە گەنجی تێ بکەین بۆ خۆی ئێمە هەموو دنیا دوژبنمانە ئێمە لە ریفراندۆم دیتمان بەس دەنجی ئازادیمان بەرز کردەوە دنیا هەمووی هاتە سەخت هەموو دوژبن و نەیارەکانش بوونە یەکدەنگ بەس بۆ ئەوەی ئەمە نەبینە هیچ دنیا ئێستا بەغێر مباشر بەڕاستی دەیانەوێ وڵاتی ئێمە بە مخەدەرات و مادەی مامۆستا لێرەش مەبەستم ئەوە بوو کابراەک کە بازرگانی مخەدەرە لێرە مەبەستم ئەوە کابراەک کە بازرگانی مخەدەرات و مادەی هۆشبەرەکانە دەچی بە هەر نەوعەکبی خۆی دەگاتە دەستی گەنجەکان مخەدەریان دەداتی ئەوانە توش دەبن مدمین دەبن ئەوانە دەبی چارەسەریان چوونبی یعنی بە هەر نەوعەکبی دەبی خۆیان چارەسەرکەن یانیش دەرێ گوناحم نییە بەخۆم توش بوویمە کابرا هاتیە دایکە من ئاگام لێ نەبووە بەڵێ بەستەکەمازەحیانانە هەمووی تاوانبارن کابرا ئەگەر شتێکی کوالێت نزم و خراپ بینی بەخەش لە بۆ وڵاتەکەی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام من غەشەنا فەلەیسە میننا ئەگەر تۆ غەش لەو خاکە بکەی لەو وڵاتە بکەی لەو خەڵکی خۆت بکەی ئەوە لە ئومەتی پێغەمبەر نی عەلەیهی سەڵات وسەلام با حەج بکە با عومرە بکە با لەیلەتول قەدری دابنیشیتن ئەگەر کەسێک مادەی مخەدەرات بینی بەشدارە لەو هەموو ژنەی کە تەلاق دەدرێت کابرا کە خێزانی تەلاق دەدا بەشدارە لەو هەموو تاوانەی کە کەسەکە خۆی دەکوژی یان کەسێک دەکوژی واتە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی ئاینیەوە هەر کەسێک ببتە هۆکاری ئەوەی کە فەساد زۆر کەس کە خوای پەروەردگار دەفەرمێت ئین الذین يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة أفرمي أو كساني حظيان بويا كاري خراب وبيسر بل لنا وخلقوا كومر قابل وكانوا خوای تعالی سزایان لە دنیا و لە قیامەت دەدا و تۆ ببیە هۆکار بۆ کوشتنی هەر کەسێک لە ئیسلامدا تۆ قاتیلی لە زمانی ئیمامی عومەر بە 6 کەس کەسێکیان کوشت لە شاری مەدینە ئیمامی عومەر بڕیاریدا لە بۆ هەر 6یان بکوژێتەوە گوتیان فلان بەس ئاوای کردێ ئیشارەتی دا بیکوژن فەرمی ئەوەش بەشدارە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی بەنیو کەلیمە بەشدار بی لە کوشتنی کەسێک ئەوە بەشدارە لە قەتلەکەی لە ڕۆژی قیامەت دەنووسێ لە ڕەحمی خوای گەورە بێ بەشە هەر تازیرێک پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژی قیامەت تازیرەکان پلیان زۆر بەرزە لەگەر پلەی پێغەمبەر و ڕازگۆیەکاندانە بەڵام بەو شەرتەی ئیلا من بەڕە وەصەدەق ئەگەر چاکە بکە ڕازگۆ بێ بۆیە هەر بازرگانێک ئەم کارە بکە بەڕاستی ئەوە نە ئیمانەکەی کاملە و بەشداریشە لە هەموو ئەو بەڵاو موسیبەتێک کە دێنتە وڵاتمان و هەروە ئەو کەسە کەسێکە نەخۆی ناسیەوە نە ئینسانیەتی خۆشی ناسیوە خی گەورە هیدایەتیامدا باشە مامۆستا قسەیەکی کوردەواری هەیەڵە لە شوانەکە ئەدرێ بۆی کە مەڕەکان گورگ نەیبا کە گورگ بردی تر فایدەی چێ لە شوان بدەین ئێمە ئەڵین مەترسیەکانی مادە هۆشبەرەکان ڕۆڵی مامۆستا ئاینیەکان ڕۆڵی دایک و باوک لە تێگەاندنی منداڵەکان لە تێگەاندنی گەنجەکان بۆ
ئەم مەترسی ئەم مادە هۆشبەرەکان بە تایبەت لە ڕووی ئاینیەوە. بەڵێ ئەگەر بە شێوازێکی گشتی جواب بدەمەوە هەمومان بەرپرسین بەڕاستی یعنی ئەو مەسئولیەتە بەس لەسەر شانی بەڕێوەبەرایەتێک نییە بە ناوی مخەدەراتەوە یعنی ئەمن وەکو مامۆستایەکی ئاینی کە بە واجبم زانیە چەند جار خودبەم داوە خەڵکم لێ ئاگادار کردوتەوە گوتومە ئەوە تیرۆری پێی دەڵێن تیرۆری سپی بەڵام پێی دەرم تیرۆری ڕەش لەبەر ئەوەی دوژبن ڕوبەڕوودێ ئەوە سەنگەری دیارە و تەقەل لێ دەکە و هێرشت لە بۆ دەینە توش بەرپەچی دەدێەوە بەڵام ئەو دیاردە مەترسیدارە ئەو تیرۆرەی کە لە ناوماندایە ئەو مخەدەراتە کاکە کوڕی مەلای توش دەکە کوڕی شێخی دروست توش دەکاتن دەچێتە هەموو ماڵەکان کوڕی مەسئولەکان توش دەکاتن بەناو هەموو ماڵەکان و شارەکانماندا وڵات بڵاو دەبێتەوە ئەوەی کەم گرینگە هەمومان مەسئولین كلكم مسؤول پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سڵاو وسەلام هەمووتان لێپسراون بەرامبەر چێ بەرامبەر ماڵ و منداڵتان بەرامبەر دەوروبەرتان بەرامبەر بۆ کەسانێک کە حەقیان هەیە لەسەردان من وەکو مامۆستایەکی ئاینی سەرۆکی حکومەت وەکو باوکی ملات سەرۆکی هەرێم وەکو لە سەرەوەتر گەورەتر پێداوەرە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان من داوام وایە بەڕاستی لە پەرلەمانی کوردستان ئەندام پەرلەمانەکان ئیشیان ئەوەیە یاسا دەربکەن ڕێگری لەو شتانە بکەن کە زیان بە کۆمەلگامان دەگەێنی یعنی بە زووترین کات یاسایەکی ڕێک بخەن کو لە قانونی عێراقی هەمانە مادەی 32مان هەیە ژمارە 50 باز لەوە دەکاتنکەوە هەر کەسێک کە مادەی مخەدەراتی بەکارهێنا ئەبێ سزا بدرێ لە هەموو دنیا سوزای هەیە لە هەموو دنیا بەکارهێنەرانی مادەی هۆشبەر سزای گرتن و گیانی و سزای مادیان هەیە ئەگەر ڕێم پێ بدەیت مامۆستا ئاخر بەستم چییە لە کاتێکە ئێمە شوێنێکمانی وانەی کە چاکەکرێنەوە چاگە بن لە سجن دەرەجێ ئەوەی کە گرینگە من مەبەسمە هەمومان ڕۆل ببینێ مەسەلەن وەزارەتی پەروەردە دەور ببینیتن مەسەلەن پێویستە لە سەرەتایی ڕاوانەیەکە بێ لەسەر مخەدەرات منداڵ ئاگادار بکرێتەوە یان لە مەرحەلەی متەوەستە و ناوەندی و پێویستە مامۆستای لە زانکۆیەکان هەبیتن و پێویستە وەڕوشۆب هەبیتن و کۆنفرانسات هەبی ساڵانە لەسەر ئەوەی کە بەڕاستی دەردێکی زۆر ترسناکە پێویستە هەر کەسە لە ڕاستی خۆمان یعنی وەکو حکومەت وەکو وەزارەتەکان هەموو لایەکانمە ڕاگەیاندنەکان ئیعلامەکان زۆر کەم تەرخەمن تا ئێستا فیلم لێ دەدرێت لەو کەناڵە مەحەلیانە یعنی مخەدەراتی دەخوا یعنی عایلە لە دیار دانیشتە مەشروبی دەخوا جاروێ منداڵە کەسکە کایم نەمنیان پرسێ بابە ئەوە چییە هەنی زۆر شتێکی خراپەوە بەلایانی کەم ئەوەندەی سقوت کەم بەلایانی کەم ببڕن جاری و ئێمە بۆ خۆمان هۆکارین کوردستانی زاران نمایە لە شێوازی گوند و شارەکی بچوک بچێ ئێستا ئەمە بەڕووی هەموو دنیا دابووینەوە و هەر چار دەورەشمان دوژبنە بەڕاستی دەیانەوێت گەنجەکانی ئێمە وێران بکەن تەدمیر بکەن بۆیە داوام لە سەرۆکی حکومەتە داوام لە حکومەتە بەڕێزەیە بە هەموو نەوعێک ڕێگە لەو دیاردەیە بگرن بەڕاستی ئێران بە تایبەتی دەیەوێت کە بەخۆی وڵاتێکە یەک لە وڵاتە ڕقەمیەکەکانە کە وێران بۆ بەدەست مخەدەراتەوە یعنی بە ملیۆنان کەس لە ئێران توش بووە تووشی کارەسات بووە تووشی یعنی لە ڕووی اقتصادەوە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی سیحەتەوە لە ڕووی هەموو شتێکەوە مەشاکلیت بۆ دروست دەکا ئێمە کاتێک دژبن هێرشمان بۆ دەینی چێ بەرگری بکە لە خاک و شەڕەف و نیشتیمانمان وەڵاهی کەسێکی مدمی ناتوانانی بەرگری بکە کەسێک خەریکی تریاک و حەشە و هیرۆینە ناتوانانی بەرگری بکە دەبی گەنجی وا دروست بکەین گەنجی وا پەروەردە بکەین بەیانی بتوانێت خۆی و خێزان و ماڵ و منداڵ و وڵاتەکەی بپارێزێ بۆیە هەمومان پێویستە ڕۆڵمان هەبیتن بە هەموو چین و لایەنەکانەوە بە ڕاگەیاندنەکانیشەوە بە تەربیە و تەعلیمیشەوە هۆشیاری گرینگە هۆشیاری زۆر گرینگە یعنی خەڵکی خۆمان واعی بکەین هۆشیار بکەین کە ئەوە زیانی هەیە و خراپە و بەکەلێک نایە وەشتە باشەکانیش لێ بکاتەوە مامۆستا مادێت بێهۆشکەر یاش هەمیە مەترسیداتر ئیدمانبوونە کەسیار سەر مادێت بێهۆشکەر یعنی ئیدمانبوون باشە خو مادەیەت هەین مخەدەر تێدانینە بەسوەل کەسیت کرد و ئیدمان بچێت بوو نمونە خواردنە وزە بەخشەکان پڕە لە بازاری گەنجی ژێ دڵی وڵڵاهی ڕۆژانە سێ چواری نەخۆم یان دوی نەخۆم ڕۆژانە نەخۆمەوە ئیدمانم بوو دروست بووە ناتوانم تااقەتم نیە ئیلا دەبی بخۆمەوە لەستری ژنوزرە بدون مواد کحولی نەمادەی کوحلی تێدایە نە بێهۆشکەر ئەوانش دەستە لەو بابەی کە ئیدمانی تێدایە حرامە یانیش ئاسایی ئەوە ئیشی لیژنەی فتوایە ئەمە ناتوانین شتەکە لەسەری نووسرایە حەڵاڵ یان بە تەریقەیەکی ئیسلامی دروست کرایە و تەسنیعی کرایە ئێمە ناتوانین بڵێن حرامە بەڵام زۆربەی جاری واشەیە هیچ مەرجی تێدا نیە ئەوە چ مەرجێکەیە چ شەرت و گرنتیەکەیە بڵێ ئەوە مادەی کوحولی تێدا نەبیتن یعنی چی ئەو شەرت و مەرجەت پێدەدە چی ئەو زەمانەتەی دەکاتن بۆیە یعنی ئەوە علامەتە جاریوەیە ئەو کەسە باشە ماستا و دەخوا بۆ نوعی مدمینی نابی شاید دەخوا زۆر لای تەبیعیە بخۆ نەخواتن بەڵام هەندێک لەوانەی جەنابەت باسی کرد
جاری وایە کە دەیخوا مدمین دەبی یعنی ئەگە لی ببڕێ زۆر بێتاقەت دەبی يعني شکی لەسەر هەیە گوناح لەی دوورکەوێنەوە هەندێک شت هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئیستەفتی قەلبەک پرسیار لە دڵی خۆت بکە هەندێک شت ئەگە دڵت پێ مرتاح نییە مەیخۆ یان دع ما یاری بکە ئیلا ما لا یاری بوو هەندێک شت گومانی تێدایە کاکە لە باتی ئەو شتێک کە گومانی تێدایە بڕۆ ماستاوەچی مەڕی ساردی خۆشی بەتان بخۆ یعنی ئیسیفادە لە هەموو جسمت هەیە و مرتاحیە شت ئەی باشە کابرایەک مدمنی گەمەکردنیە بەڵێ بەس بۆ نمونە پوبژی بە گوناح لەسەر حسابە ئەو ئیدمانە یانی شتەشی ئاسەیە بەخۆی هەر شتێک هەر یاریەک هەر لە عابەیەک کە بێتە مای ئەوی بەتایبەت جەنابەت ئاماژەت بە یاری کرد بە ئەوانەی کە ئەو ئەلعاب مەلعابانە ئەو ئەتاری ماتاریە دەکەن ببێتە مای ئەوەی غافلت کە لە خوای تەعالا نوێژەکانت دوا بخە ئەوە حرام دەبێت بەڵام بۆ خۆت جاری وایە دەکەی هەندێک یاریمانێ مادەم شتی بە شەرعی تێدا نەبێ مادەم شتی خراپی تێدا نەبێ مە ناتوانین برێ حرامە دەستە بابی مباح دروستە زۆر باشە مامۆستا ئامارەکان دەریاخستووە دوو بازرگانی زۆر گرنگ لە جیهانەکە زۆر پەرەی پێ ئەدرێت یەک بازرگانی فرۆشتنی چەکە تر بە سووک و قورسەوە لەگەڵ بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و کاب ئەفغانستان یەکێک بوو لە وڵاتان لە ساڵانی ڕابردوو لە 9 ملیار دلار زیاتر ساڵێک بەرهەمی ئەو پارەی وەرگرتووە باڵێن پارەی ئەو بەرهەمەی وەرگرتووە بە حسابی خۆی بەرهەمەکە دروستیە کات و ئەی نێرێتە وڵاتانی دەرەوە لەبەر ئەوەیە کە کەسێک کە تووشی مادە هۆشبەرەکانە بێت تەنانەت بۆ لایشی و ئاساییە گوارەی گوێی خێزانەکەی دەرهێنێت گوارەی گوێی کچەکەی دەربێنێت بەس بۆی کە ئەو مەوادە بکڕێت ینی جگە لەوەی کە خۆی مادەی هۆشبەر بەکارەهێنێت ماڵ و مناڵ وێرانەکات ڕێگەی تریش دێتە پێشەوە بۆ تاوانکردن دزیکردن لە ماڵ و درۆکردن لە ماڵ ئەمانش هەمووی ئەچێتەوە سەر ئەو تاوانە بەدڵنیایەوە یەکێک لە زیانەکانی دەتوانێت بڵێن بەکارێنانی مادەی هۆشبەر ئەوەیە ئەو کەسە کە هۆشی نەما هەموو شتێکی لە ئاساییە یعنی هەرچی یاساییە هەرچی شەرعیە هەرچی ئەوەی دەڵێ سنووری تەکریمی مرۆڤایەتی هەمووی لەلا ئاساییە و دەشتێنیتن شیرازی خێزان تێک دەدا ژیانی خۆی وێڵان دەکە ژیانی خۆی وێران دەکە ژیانی خەڵکیتی وێران دەکە نمونەت بۆ بینمەوە باسی ئەو کەسەت کرد گوارە خێزانی دەفرۆشی نمونەی وام لەکنە بەڕاستی ینی ڕێز و احترام هەیە بۆ هەموو بینەرانی خۆشەویستی کەناڵی 24 و بۆ جەنابتانیش بەڵام بۆی ئاماژە پێ دەکەم بۆی بزانە کە ملەتی مەگەیشتۆتە چ مستەوایەک یعنی ئافرێت هەبووە گوتیتی مامۆستا حاشا لە ڕووی ئەو خوشکە بەڕێزەم و ڕووی خوشکان گوتی مامۆستا پیاوەکەم لەبەر ئەوەی مدمینە بەس بۆ ئەوەی پارە پەیدا بکاتن بەس بۆ ئەوەی پارەی بێتە دەستی لێی نەبڕێتن پیاوی هێنای تۆ ناموسی منی فرۆشتیە یعنی ئەوە کارەساتە والله مصیبەتە ئەو ملەتە زۆر بە ئاقارێکی خەتەرناک و ترسناکدا دەڕواتن یعنی من لە مشکلەی بینی ژنومێردان بیمە گەنجێک ژنیان دایتێ گوتیان نوێشکەرە و ڕێکوپێکە و مسلمانە دەی پاش حەب مانجی بە دیار کە تێ مدمینە مخەدەرات بەکاردێنی چی کردیا ئەخۆ چۆن ئافرەت دەتوانین لەگەرەوەی بژیتن کە هاتە سەری گرتی و بێهۆش بوو لە خێزانەکەی دابوو دەری کردبوو ئاگەم لە مشکلەکە بوو بەوەش نەوەستا بوو ئەو جارێ لە بابی دابوو هەموو خەلبی بابیشکان دەبوو لە دایشی دابوو لە خوشتی دابوو یعنی هەمووی دەرکردمە دەریە کەس نەدەوێرا قسەی لەگە بکە چوو بوو بەبەر چاوی دایک و بابیشەوە بەبەر چاوی دایک و بابیشەوە چی کردبوو چی بوو چارێگەک مخەدەراتی کڕی بوو دەیگۆ پیاویشم دەوێت قسەی بکە ئەخەر ئەوە کارەساتە نازانە یاسا چیە سیارە لێ دەقڕ خۆی بەدار و بەردیدا دەدا زەلام دەکوژی ئێمە لەو ڕەمەزانە کاکە گەو خەڵکی هەندێک کەسێگە مدمین نەبی خوا ڕەمەزان دەڵێ شەیتان دەبەسترێتەوە بەڵام خەڵک بۆ ڕاناوەستی ئەو هەموو کوشتن و بڕینا ئەو هەموو تەلاق و کێشەیە بەس سەرێک بە دادگا و محکەمەکاندا بگرین یعنی یەک لە هۆکارە سەرەکی و دیارەکان مادەی مخەدەراتە والله چەندین ئافرەت بەدەیان خوشتی بەڕێز تەلەفۆن دەکە دەڵێ لە پیاوەکەم جیا دەبمەوە لەبەر ئەوەی مدمینە بە مادە هۆشبەرەکان مامۆستا دێتەوە لێم دەدا بێهۆشە یان ناستۆ ماڵێ بۆ پیاو مانگێک نەسێتەوە ماڵەوە لای تەقەی سەری بێتن یعنی خێزانەکەی بەجی بێلی غێرەوە هۆشی نییە عەقڵی نییە بۆیە زەرەر لە هەموو لایەنەکانمان دەدا شیرازەی خێزان تێک دەدا و هەروەها بەڕاستی کەسایەتیە و ئینسانە دەڕوخێنی کەسایەتیەکی لێ دروست دەبێ دوور دەکەوێتەوە لە مجتەمەع و کۆمەڵگا کەسێکی دوورە پەرێز دەبێت کەسێک دەبی تووشی گۆشە گیری دەبی تووشی حاڵەتی نەفسی دەبی ئەوانە بێزارن بێتاقەتن لە بڕی سەردان و دانیشتن و قسەی خۆش و دۆست و برادری ڕێک و پێک بەس بیر لەوە دەکاتەوە چۆن لە جێگایەک هەر خەریکیەوە بێ خۆی بکوژێ خۆی لە ناو بۆ خۆی بفەوتێنی مامۆستا کافێتریۆ نینە بێنەرگیلە بێت بەڵێ gelekî min jî evê cigara nekêş heta nav Remezan jî da dê mala bangê megreb rast de cigarekê pêk ئیوایە ڕۆژوەکەی بە جغارە دەشتێنی ev jî çi te babê
ئیدمان و مادێت بێهوشکەر یانژی یعنی هەموو ئەم وازح بێژین بەڵێ. جگارە و نەرگیلە تەمامەن حەڕامن حیز یانژی گومانی جدایە. تێدانە بە علەما فتوایاندایە بە فتوای عەسری حەرامە و زیانی هەیە هەندێک دێت تاویلی دروست دەکە و مەکروه ئەمە ڕێز و احترامانێ بۆ کەسانەی کە فێر بووینە داواشیان لێ دەکەین ئەو مانگە مبارەکە باشترین دەرفەتە لەوەی تۆ واز بین لە جگەرە نێرگەلە هەرگومانی تێدانی حەرامە لەبەر ئەوەی نێرگەلە بەڕاستی زەرەر و زیانەی لە نێرگەلەدا هەیە کاکە بەس جگەرە زیاتر لە 400 زیانی تێدایە ساڵانە من لە جەنابەت دەپرسم بە داتای ڕاستەقینەی علمی چەند کەس بە جگارە دەمری چەند کەس پێ دەمری تەنانەت لەسەرشی نووسراوە کە ئەمە تووشی یعنی لەسەر جگارەکە نووسراوە سەبەبی ڕئیسی هۆکاری سەرەکی بۆ توشبوونی سەرەتانە ونیا کەواتە جگەرە و نێرگەلە یەکێکن لەو شتانەی کە دەتوانم برێن دەبێتە ڕێخۆشکەر جاری وایە بۆ شتی خراپتر دوو کەسی وا هەیە یعنی جاری وایە چکە جگەرە خۆرە ینی چەند کەس هاتە لایم دەڵێ مامۆستا سێ بە سێ تەلاقم خواردیە خێزانی تەلاقدایە واز لە جگەرەی بینی وازیشی لێ نەینایە ئەوە کارە ساتە تاکە بۆ تۆ تەلاق دەخۆی تەلاقی خواردی خۆی پێ کۆنتترۆل ناگەێت دەڵێ مامۆستا ئاو نان خواردن هەموو شتێکم لێ بگرنەوە بەس جگەرەم لێ مەگرنەوە حەڕامیەوەی چ ڕۆدە ینی گونەهاوێ أو آياتاني باسمان كت خوي تعالى دفرمي ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما ونيا دفرمي خوتا مكوجن زقارة خوكشنيا خوكشتنيا خوكشنا بدنيا وهمو دكتورة برزا كان حرسي توزك ألف وبي بزاين دزاين زقارة خرابة أواني دخول لي برسل زقارة باشا ندر والله خرابة إذا ما دام خرابة خوي قال دفرمي ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بدستي خود بيلاق مبا أجر أمن بخوم لنا وبمقاتل نفسي خوم کەواتە جگەرە وەلو مۆزوعەکەمان جگەرە نییە بەڵام جگەرە و نێرگەلە زۆر جاری وا هەیە ئێمە نارێن گومان دەبین ینی معلوماتمانەیە تەنانەت جاری واش هەبووە مادەی نیسبەیەک لە هۆشبەرەکان تێدەکەم بۆی ئەو کەسانە مدمین بن هەر ئەوە مامۆستا دیاردەیەکی زۆر ناشرینە یعنی هەر گەنجەك دەبینی هەتا ئێستا ئافرەتانیشمان پەیدا بووە سزنەکانمان پڕ بووە لە ئافرەت پڕ بووە لە گەنجی سەفیسەی متەوەستە و دوی متەوەسە ئەوانە هەمووی مادەی هۆشبەر بەکاردێن کارەساتە گەنجێکی جوان تازە 16 ساڵە دەگاتێ مادەی هۆشبەر بخوا ئەو لاستی قوسۆندەی دەستدای دێ دەرێ زۆرنالی دەدەوە چییە یاحین لەسەر ئەو جادانە دانیشتە هیچ وەکو ئەوەی بڵێ لە هەموو سەنەعات و پیشەیەک ببێتەوە هەموو شتێکی تێپەڕاندێ بەس نێرگەلە و جگارەکەی مایە هەموو وڵاتانی دنیا هاوار دەکەن جگەرە خراپە لە هەموو دایرەکان حکومەت لی دەیە جگەرە کێشان قەدەغەیە لە لای هەر کەسەشی دەخۆی دەڵێت خوا کاکە لای من پێمەکە دەواز بینن یعنی لێ بگەڕێنەوە ناڵێن حەڕامیەکەی بە ئەمە ئەوە ڕۆم بکەینەوە وەکو بیرە و ئارەق وایسکی هەندێک کەسێ دەڵێ وەکو ئەوەی وای ئارەق و بیرە بخۆی ئەمە ڕێز و احتراممانەیە مەسەلەن مام حاجی بەتەمەنمانەیە کەسی بەتەمەنە نەیزانیە فێر بووە خۆی پێوە گرتیا ئێمە دەڵێن ئەوە باش نییە لەوانە خوای تەعالی حیساب لەگەر دەکە لەبەر ئەوەی ئەو جسمە جوانە ئەمانەتە لە لای تو ئەو جسمە تێک مەدا ڕەشی مەکە تووشی نەخۆشی مەکە یعنی بۆ بەدەستی خۆت وێران دەکەی بۆ وە دەکەی بەیانی تووشی سەرەتان بی بسی بە چەندین دەفتەر دۆلار لە خۆت بدەیت ئەو سەحەتە ئەمانەتە لە لامان پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمان دەکا ئەفەرمێ هەموو عیبادەتەکان ئیسلام بۆ سەحەتی ئینسانە هەر کاتێک ئەتو کەمانجی ڕەمەزانە ئەگەر سەحەتت مەترسی لەسەر بوو خوای تەعالی دەفەرمێ بە ڕۆژی مەبە ئەگەر سەحەت و تەندروستیت زەرەریت لەسەر بوو لە بۆ حەزت لەسەر واجب نییە لە نوێژ واجبە ڕاوەسی ڕوکنی نوێژە ئەگەر سەحەتت خۆش نەبوو دانیشە یعنی ئیسلام چەند گرنگی بە سەحەتی ئینسان دەداتن لە دەست نوێژ شوشتن برینێک کرد لە قەلبیە ئەگەر هاتوو ئەو برینە تەر کرد با تووشی نەخۆشی دەکردی ئاوی بەکارمەینە تێمون بکە دوجار دەست لە خۆردەوە دەموچاو باسکەکانە دابێنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوای هەموو نوێژەکان زۆرجار سەحابە لێیان دەپرسی چ دوعایەک بکەن دەیفەرمی داوای سەحەت خۆشی لەخوا بکەن بەیانیان و ئێواران دەیفەرمی اللهم عافني في بدني اللهم عافني في جسمي اللهم عافني في سمعي اللهم عافني في بصري خوایە تەندروست و سەحەتم چاک بکەی یعنی ئەو کەسانەی جگەرە دەخۆن بەس با تەمەشای فلتەرەکەی جگەرەکەیان بکەن یان تەمەشای ئەو داجغارە بکەوە لەو داجغارە مۆدیری نەمایە هەموو جارەی ئەو داجغارەکە هەبوو گەدیتی بتان تەمەشات کرد باید دەیگۆت بۆڕی ناندینیە یعنی هەندی دووکەر و قڕێژی لە ناودا دەبینە ئەو هەناوی چی لێ هاتبی والله کەسی وا هەیە نەخۆش بووە باپیری خۆم نەخۆش بوو بردیانە دکتۆری دکتۆر گوتی هەناوی نەما هیچ هەمووی وێران بووە بیبەن و مارە با خوای تەعالی ڕەحمی پێ بکە بابە تاوانت گوناحات و ئەو سەحەتە خۆشە ئەو جسمە جوانە خۆ هەردووکمان دەمرین بەڵام ئەوەیە سەحەتێکی خۆش دەباتە سەری ئەوەش خۆش شەرمەزاری خوای تەعالی دەکات مامۆستای سە باسی هەندێک شوێنت کردوت نسبەیەکی تێکا من وەکو خۆم لە فەرماگەیە کارم کردووە پێشتر لە 2015 بۆ 2016 دوکانێکی لە فەفرۆش
هەڵستا بە تێکردنی جۆرە حەبێک بۆ ناو لەفەکان ئەو گەنجانەکەیان خوارد مدمنی لەفەکە بوونەوە چەند جارێکی تر بۆ ئەو شوێنە ئاڕۆشتان حەبی تێگرت لەلایەن ئەو فەرمانگەیەوە با بڵێن تاقیگەی خواردن فەحسی خواردنەکەی کرد کە کێشەیەکی تیا هەیە ئەوەیان زانی جا ئەو کەسەی کە بەکاری هێنێ ببێکە بزانێت کوڕی من برای من بۆ نمونە کەسی من ئەچێتە ئەو شوێنە ئاگادار نییە تووشی ئەو مادەهۆشبەرە بووە ئەوە لە ڕووی ئاینەوە چۆن ئەبێ مامەڵە لەگەڵ ئەو کەسە بکرێت تاوانبارە کەسێکی نەخۆشە کەسێکە کە چۆن ئەبێت مامەڵی لەگەڵ بەچی کەسێکی منافقەوە لە ئیسلام باسی ئەوەی کە توش بووە ئەو نازانێت نەیزانی هیچ تاوانی نییە لە ئیسلامدا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای تعالی سێشتی لەسەر ئومەتی من لاباردیا یەک لەوانە الخەطأ کابرا نەیزانیە سوە کردیتی بە غەڵەت خواردیتی کە مدمین بووە ئەو کەسە تاوانبارە بەڵام لێرەوە داوا لە وەزارەتی ناوەخۆ لە قایمقامیەتی هەولێر لە جەنابی پارێزگاری هەولێر یعنی ئەو بەرو بازار و ئەو خەڵکە چاویان لەسەرتون کەن ڕقابەتون بکەن بەڕاستی چێشخانەکان تاوانە گۆشتی کەرێ بدەنە خەرجی ئەخە گۆشتی کەرێ کەسی وایە دەسی دەیکاتە لە فۆکی زەنابەت باسکی یان بچ حەبی تێ بکاتن ئێمە زۆر شتێ نامانەوێت بەزەقی باسی بکەین بەڵام هەرچەندە لیژنەیەکی تند و چاو کراوە دروستکەن لە سەبەر و بازار و ئەو خەڵکە و چێشخانەکان بەڕاست بۆ ڕەمەزانە لەو ڕۆژانە لێی دەیانی کابرا چێشخانەی هەیە کە بابی دەداتە خەڵکی گۆشتەکەی لە ئاودەستێدا نابوو یعنی ئەوە تاوانە ئەوە جەریمەیە کاکە ڕەمەزان بۆ هاتوو ویژدانمان بەخەبەر بینتەوە تاوان بارین كل بني آدم خطأ وخير خطائنا التوابون بهم أن توبة بكين بهم أن الله خوي تعالى بكين بين وصف مروفاتي إسام مروف دوز به أشتي دوز بين باولاتي خو خوش به جواني بكين رجعنا دين بيشوينين رجعنا دين بو كسانة كداني ولات من يعني وشوي ضله برو بمعنوي وبمادي معنوي لنا ما بنو ويرا ما مكان بهموش شوازك بيست إما براسي أقداري خو ما سوون خدي خيرات بنوستاو نمونا لفة فروشي 2000 پرسیارم کردن اینا مردم مامۆستا وڵامەکەی تازە دایەوە چکە 2000 پرسیارم کرد مامۆستا بە تایبەت ئێمە لە ناومانجی ڕەمەزانی پیرۆزین قورئان خوێندن ئارامکەرەوەی دڵانە کابرا هەیە دڵێ وڵا من سەرخۆش نابم بە مەشروب یانیش بە مخەدەر هەندێکی دەخۆمەوە هەندێک ئارام بم استراحەتش بکەم چ زۆرە خەم و خەفەت زۆرە وانە لەو زمانی پڕ خەم و خەفەت دەچێت دەرێ خەمە سوشال میدیا دەکەوە خەفەتە ئەوانە ئەو بەو هەنجەتەی شتێکی کەم دەخواتەوە دەری بەس دۆی هەندێک ئارام بم باش لە ناو دینی ئیسلام چ شتێک ئارامکەرەوە هەیە مەسەلەن هەر شتێک هەر بابەتێک بی لە ئەوەی دوورکەوینە لەو بابەتانەی کە حەرام وەڵامی پرسیارەکە دەدەمەوە بەزالە بۆ لەتیفە شتێکی خۆشم بەبیراتەوە چێشتخانەیەکیان گرت بوو گۆشتی گوێ درێژی فرۆشتە بوو ئەوجا کێکە چیما خزمە چیما زۆر چی بۆی لە فەی خواردە بوو دوایە کە لە بۆی ڕۆم ببەوە دەیگۆ ئەوە بۆیە کە قلپم داهاتەوە قلپی زەڕینم داهاتەوە ئێستا حیساب کەفکەرێکم زیاتر خواردیە طبعا ئارام کەرەوە زۆرە قورئانی پیرۆز یەکێکە لەوانە خوای پەروەردگار دەفەرمێ وەیەشفی سودوڕ قەوم مؤمنین قورئان شیفا بەخشە لە بۆ دڵەکان ئەو قورئانە پیرۆزە رب العالمین دەفەرمێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين باشترین چارەسەری دڵەکانمان دڵڕقەکان قورئانی پیرۆزە ئینسان ئەگە بڕوای پێبێجێ لێ بگری ئۆتۆماتیکیەن ئەها کەسی وایە جارێ دەڵێ مامەستا دەستمە سەر قورئان خوێندنێ خاو دەبم و خەوم دێ بۆ علمیەن لە ڕووی علمیەوە من باز دەکەم کە زانایان باسییان کردیا دەڵێ کاتێک ئینسان ئاەتی خوای بەسەدا دەخوێندرێ ئەو لاشە و ئەو جەستەیە هێور دەبتەوە یعنی سەکینەتی بەسەردادێ یعنی نەوعەما ئارامیەکی بەسەردادێ کاتێک ئینسانیش کە ئارام دەبی چ دەبی خەوی بەسەردادێتن ونیا ئەوەی کە دڵی ئینسان خۆش دەکە لەو مانگە پیرۆزە طبعاً ڕۆژی بە دەرەجەیەک چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کە فەرمێ و کەسێ بە ڕۆژوە خوای تەعالە کۆمەڵێک ئەجر پاداشی داتێ دوو خۆشیەک لەوانە کە ڕۆژوەکەی دەشێندوو لە ڕۆژی قیامەت کە لەلای خوای تەعالە پاداشەکەی وەردەگرتەوە و نوێش پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابە دەجۆن دەفەرمێ هەر کاتێک پێغەمبەری خوا دڵی ناخۆش دەبوو ئازار و خەم و خەفەتی دەبوو هەموو کەسێک خەمی دەبی لەو ژیانە پێغەمبەری خوا دەفەرمێ یا بیلال بانگدا جێی لە بانگ ڕادەگرت و نوێژی دەکرد ئەریحنا بها یا بیلال بە بانگ بە نوێژ بە قامەت دڵمان خۆشکە الله ئەعلەم لە ئەڵمانیا بۆ گەڕێت نەمونەیەک لە وڵاتە ئەوروپیەکان بوو دکتۆرێک چارەسەری دەرونی 50 نەخۆشی بەسی داناو بە بانگی دانابوو ڕۆژانە جێ لە دەنجی بانگ بگرن یعنی ئەو کەسێک کە جێ لە دەنجی بەس دەنگەشی خۆش بێ هاجاری وایە دەنگەشی وایە پیاوهەیە دەڵێ مامەسە لەو مزگەوتی هاتیمە دەنگەکان ناخۆشە لە ڕێی گەڕایبەوە
سنەتە دەنگە چ خۆشیە بیتر خێری مامۆستا دوو ذکرکردن زۆر مهمە تەریکیان کردوتەوە کە ئێستا مەشغوڵی بەڵێ ئەبابەتن ذکرکردن زۆر مهمە یعنی خوای تەعالە دەفەرمێسێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب ابن القيم دەفەرمێک لە زانایەکان ئیسلامە دەفەرمێ زیاتر لە 100 سود و قازانجی هەیە چۆن ئەفەرمێ ئینسان بە یادی خوا دڵی ئارام دەبێ ابن تەیمیە تەشبیهێکی جوان دەکە دەفەرمێ ئەگەر ماسی لەناو ئاودەری کەیتە دەرەوە حاڵی ماسی چی لێ دێ دەردەپەڕێ هەر دەپەڕی ها ماسی هەر دەپەڕی هەر دەپەڕێتە دەمریتن وانە دەفەرمێ حاڵی ئینسانی ئیمانداری جوایە ئەگەر زکری خوای نەکرد ئەها قەلق دەبی خەمی هەیە خەفەتی هەموو خەم و خەفەتە هەمووی حەسرەتە ژیانی هەمووی برینە قەلبی بەڵام ئەگەر ئینسانی ئیماندار زکری کرد ئەڵێ وەکو ماسیەک وایە لە ناو دەریا و بەحر و لە ناو ڕووبارێک مەلە بکە و بێ و بچیتن زکر زۆر زۆر مهمە و ئەو زکرانە کە پێم خۆشە بەتایبەت لەو شەوانە ئەگەر بە کورتی ئاماژەی پێ بکەم زکری ئەستەغفر اللهە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی کردیە قورئان باسی کردیە ڕۆژانە پێغەمبەری خوا 100 جار دەیگوت ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله وهروها ذكري لا حول ولا قوة إلا بالله پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام هر کس یک جابه لا حول ولا قوة إلا بالله چارەسەر و شیفا لۆ هەتونۆ نەخۆشی لە هەمووی کەمترسیە فەقیریە غەمە ذكري لا إله إلا الله پیغمبری خوا دەفەرمێ هەموو پێغەمبەران و منیش ئەو کەلیمەیەمان گوتووە ئەفەرمێ یەک جابرێ لا إله إلا الله قورسایی و وەزنەکەی بەقەد هەر هەفتە بەقی ئاسمان و زەویە ذكري سبحان الله وبحمده حضرەتی نوح 950 ساڵ پێغەمبەرایەتی کرد پێشی وەفاتکە گوتی ڕۆ لە ژیان لە ژیانە زۆر بێ سبحان الله وبحمده لەبەر چێ پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک ڕۆژانە 100 جار بڵێ سبحان الله وبحمده خوای تەعالە لە هەموو گوناحەکانی خۆش دەبێ ئەگەر بەقەد کەفی بەحرەکانی و دەریاکانی دنیا بێ ئەوەی ژیانیشمان ناخۆش دەکە گوناحە ئینشاء الله خوای گەورە بەو دوعا و بەو نزا بۆ پاڕانەوانەمان لەگەڵا بکات ماوسە مزەفەر زۆر سپاس دەکەین کە ئەمشەو لەگەڵمان بیت و هەندێشتی زۆر ورد و چۆن دەقیقت خستە بەر چاو لە ڕووی ئیمانی و مامەڵە چۆن لەگەڵ کەسانە بکرێت دەستەکانت خۆش بێ زۆر دواوەتەشم ئەوەیە ئەگەر مۆڵەتم پێ بدەن داوا لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم ئەوەی خوشکێکی بەڕێزە ئەوەی برایەکی بەڕێزە کە مدمیم بووە مخەدەرات بەکاردێنی فرصەتە دەرفەتە دەرگای تەوبە کرايتەوە تەوبە بکە و بگەڕێەوە خوای تەعالە لە گوناحەکەت خۆش دەبی و گوناحەکەشت بۆ بە چاکە دەنووسیتن بەڕاستی بە خۆیان دابستنەوە کۆمەلگاشمان وێران نەکەن و کوڕی من و کوڕی جەنابت و فلان و فیساریش با توش نەبیتن و ئومێد دەکەین خوای تەعالە وڵات و خاک و خەڵکمان بپارێزی و بە خوای پەروەردگار بە گەورەی خۆی ڕەحمان پێ بکەی خودش ڕازی جا پێش ئەوەی بچینە سەر تەوەری دووەمی بەرنامەکەمان و پێتان بڵێن کە تەوەری دووەم چییە ئەم بابەتتان بۆ باز دەکەم نانێکی گەرم کە هەمیشە من حەزم لێتی کە کولێرەی گەرم و ناوساجیە لە مانگی ڕەمەزان بە تایبەتی بۆ خواردنی پارشێوان کولێرەی گەرم و ناوساجی خواستێکی زۆری خەڵکی لەسەر بووە لەم مانگەدا زۆرێک لە کولێرە خانەکان کاتەکانی کارکردنیان دەگۆڕن بە جۆرێک تەنها لە شەوان و یاخود تا پارشێوان و نزیکەی بانگی بەیانی کار دەکەن لە مانگی ڕەمەزانیشدا زۆرینەی کولێرەخانەکانی ڕانیە تا پارشێوان کراوە بوون بەرەفرۆنیە جۆرەکانی ناسازی دروست دەکەین کولێرەی سادا کولێرە بە قیمە کولێرەی بە پەنیر بە هێلکە و جۆشمانێک کولێرە بە جۆش لە پێش ڕەمەزان بەیانیان لە کاتژمێر 4 بەیانیەوە تاوەکو 8:30 بۆ 9 کارمان دەکرد دوانی وڕانیش لە کاتژمێر 3 تا 6:30 بۆ 7 ئێواران کارمان دەکرد بەڵام لە مانگی ڕەمەزان بە ڕۆژانە کار ناکەین بەس شەوانە کار دەکەین لە کاتژمێر 10:30 دەست بە کار دەکەین تا کاتژمێر 3 شەو ناوسازی ئاردەکەی بڵم هەری خۆمانە ئاردی تورکیوانە بەکار نهێنین ئاردی سفرەوانە تێناکەین هەر ئاردی خۆمانە کە یەکەم جار هەویرەکەمان شێلا لێ دەگەڕێت تۆزێک تا هەویرەکە هەڵدەستێ کە هەویرەکە هەستا ئەنگوتکی دەبڕن کە بڕیمان ئەنگوتکەکە و دوایەوەی دەست پێ دەکەین بە ناسازەکەین ڕۆنی پێ دەکەین ڕۆنەکە کە گەرم بوو دەست بە ئیشەکەین ماوەکنەوەی پار کەرەنتینە و
ئەوانە بوو زۆر بەڵام ئەو ساڵ باشترە خۆی بە زیاتر بێ بازارەکە خەڵک زیاتر سادە و ناسادی زیاتر خەڵک ئەو پێ دەکەن کە ڕەمەزاناندا زۆر کەم دەڕەوە بەڵام ناسازی و سادە باشترە بێت مشتریمان هەیە لە قەڵازێ ڕاهاتوو ستا مشتری تایبەتمان هەیە بەس بۆ ناسازەکەی لە چواقۆڕنی ڕادێ بۆیرە بۆلامە یعنی هەر یەکە و بڵم لە شوێنێکی ڕاتێ نەک بڵم هەر تایبەت بەسی ناوڕانیمان بۆ دوای ڕەمەزانان بەیانیان لە کاتژمێر 4:30ەوە تاوەکو 8:30 بەیانی کار دەکەین دوای نیوەڕۆیانیش لە 2:30 بۆ 3 تا 6:30 بۆ 7 ئێواران کار دەکەین ئێمە لە نەکە لە مانگە ڕەمەزانە لە پێش ڕەمەزانیشەوە ئێمە ئەو ماڵانەی کە کەم دەرامەدن و فەقیرن کە دەستیان کورتە ئێمە پێ ئەومان کردو هەر لە ئەوەشمان دابوو لە جەمخانەکەشمان قاقەزێکمان لێداوە کە هەر کەسێک کە دەسەڵات نییە و بەوەی نییە کە کولێرەی بکرێت بێ کولێرەکەی بێ بەرامبەر بەڵام بڵێم لە مانگە ڕەمەزانیشەوە لە شەوانی لەیلەتوڵ قەدر هەر مزگەوتێک کە بێت کولێرەی چەند کولێرەی بێ بەرامبەر کولێرەکان دەدەین ڕێز و سڵاوێتمێ تایبەت بۆ هەواڵێتمە بوو تەماشاوەتمە بێن و کە ڕۆنیە تەماشای بەرنامە پۆشیوێتکن دوست و هەواڵ مەگەلێک وێریژێت هەر ئەومە بووە نۆژ ئینا سەرێکڕۆنێ نۆنەکەی گەرم وەکی مۆمە بێشتێت تەپتەپیشکی مامی تۆ بەڵام یەک شتە پێ بڵێم ژوان ئەوە لە هەموو وڵاتان هەر کەس و بەشی خۆی نانی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە عەشی مەسریە ئوردونیە نازانم بەهەرحاڵ ئەو نانانیان هەیە تایبەتن بەڵام باوەڕکەن هیچ نان و کولێرەیەک نابێت بەو نان و کولێرەی کە کوردەواری خۆمان دروستیەکەن بۆ ئاردە جوانەکە هاوها دواییتێ تۆپی کردبوونە ناو ڕۆنەکە کە ئەبرژەرەکە ماستە چی دەرەجێ ماستێکی مەڕ ئەبزانام لە هەمووی خۆشتر ماست و ناوساجی و ماست زۆر خۆشە کەسانی خۆ نوۆشی گیانیان بێت بۆ کەسانی کە دروستیەکەن دەستیان خۆش بێت جەوەمە خواردنەکە خۆشی بەحس کرد یا سڤک نوکەم دچینە تەوەرێ دوێک و دوو دەنگێت گەلەکێت تایبەت ئەف شەوە وێ شەوە پیرۆز ئەم دەڕای گریم وان دەنگێت گەلک تایبەتش قورئان خواندنێ بگرەش تەکبیراتەش تەهلیلاتە سرودا دەڤژەنینە خودە حەسکرد ئیشڵا خودێ بمە بخێر بنوێست ئەف شەوەژی ناو ستودیێدا مامۆستا حاجی کاوە شاکر و سەیید عەبدوڵڵا نەجات قورئان خوێن و مەولود خوێن ئەف شەوە هەردووکە ستودیۆمە پڕۆشتەری خشتسیە گەلە بخێراتن و هەردووشی ماشڵڵا ئەف شەوە بجلکێت کوردی هاتینە والله گوتمان بابی گۆڕی وەی خودی خێرا بنوێست هەموو شتێکی کوردەواریە کوردستان باسی ماست و ئەو شتانەکە بامەش بیکەینە کوردی ئێستا مامۆستاکە دەری ئەدی ئەنگول و بەجلی کوردی نهاتین آخر خۆ ئێمە بۆ جلی کوردیتانە بەێوانی نا ئێمە میوانەکانمان بۆ جێژن لە بەرکە ئەو ڕۆژەکەی تەکبیرەمان لە لەگەڵ مامۆستا سەیدی برادەرەکەم گوتی مناڵەکەمان لە دیار دانیش بوو گریا گوتمان لۆ دەگریێ گوتی ئەو بەیانی جەژنان گوتستان لۆ نەکڕیمە بابەوەڵە جەژنێ مامۆستاوە بەرنامەیە گوتی وەڵا دەگریا تا کڕمان کردیتەوە بەیانی جەژنان گوشتان بۆ نەکڕین ژبان سەریان لەم خەڵکە دوو لە گیانیان شێوان و دەمێ بانگی جەژنیان پێدەین دەمێ بانگی بەیانی هێشتا بانگی بەیانی نهاتوێ مەڵین بانگ بدەن لە ڕێی گوتم مامۆستا سەید جارێدی بانگماندا ئەو جارە قامەت و تەسبیحاتی ئەڵۆ جەمەڵی خۆ حاضرکی بەس بێتم بینین حتا نوێژە سپێدێ هەر قامەتە بگرین ڕاست نوێژی بەیانیش بکەین ڕاست دوای بچینەوە هەروە دەکەن مامۆستا باشترین دەستپێک و باشترین و پیرۆزترین سەرەتا ئەس بێژم چونکە ئێمە ناو شەوێت لەیلەتوڵ قەدریشدا ئەنەزانم حتا چڕادەوە معلومات سەر هەنە القراءة الجماعية زیاتر ڕەخی جەزائر و یەمەنێ گەلک جۆرە سۆمنێ گولی بیان نزانم کە درستە ئەوە نزانم بۆ معلوماتان لەسەر هەیە یان نە یعنی خوێندنەوەی قورئان بە جەماعی ئەوەی ئەمن لە مامۆستانی قورئان بیست بم شێوازی خوێندنەوەی قورئان بە جەماعی تەنها بۆ پۆلی خوێندنەوە و فێربوونە یعنی بۆ کۆڕی فێربوون و بۆی هەتا قوتابیەکان هەمویان لەلایەک شەرمیان بشتێ لەلایەکیش کو دەڵێ وریان بەرزکەنەوە و لەلایەکیش لەوانەیە هەندێک لە قوتابیەکان شەرم بکەن دەنگ هەڵبینن لەگەر ئەوان دەنجیان بزر دەبی ئەویش شەرمەکەی دەشتێویش دەنگ بەرز دەکاتەوە دەگاتەوە ئاستەیکەوە کو دەڵێ وەرزشش بکە لە زار و ئەوەی کەەوە قورئانەکەی بتوانێت فێر تو لەگەڵ سەید عەبدوڵڵای پێکەوە قورئانێتی زەمانێتان خوێندیە قورئان مادام موسایە چەند ئاەتەکە تو چەند ئاەتەکە
سيد عبد الله سورة القدر هم أبيجن بيروسترين تشتغل دست بيت نظام دفعوا صدرسته سورة قدر بدوام خوانين هين هردو أن از بيجن هو صد تشتكي طيبة در كبر يلا زور باش أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. ما شاء الله وي خودی شارازی بید خودی مصري وش عراقي والله وين عراقي بوش مصري الله خودی خیراب نویس ما مصطفى كاوا حاجي كاوا زيادة هربا حاجي كاوا سلامت جان حاجي لنا أو 600 تلبي كهتا كاميان هستت كر زور هيلاك بويتا بيوي شرميناش كيت حتى بيو قرآن بخينو بو لقليانا هنيكيان هيلاك ويان دانية تايبت هيلاك بوبيتي نشرميش كابتا استا چيت لقلا كردو چون شرميتش كان ولا قرآن خويندنا خوي دائما قتابي تقليدي ما مستادك من فيري عندكم لسرتا دوشت لنا خويا فريدا يك شرم يك ترس شرم اگر لناخت هبو هیچ شتێک فێر نابی من فێریان دەکەم لەبەرەوەی هەموو ئەوانەی کە بانگ بێژن لە ناخیان شتێک هەیە شاردراوەیە مامۆستا ئەبێ بیدۆزێتەوە شەرنی ئەو هەموو قوتابیانە بتوان بە یەک ئاواز بتوان هەموو وەکو یەک ئاست بن هەر دەنگێک گوستە مامۆستا سەید نەبەڕەی دەنگ و تۆنی نەوعێکە ئەوەی مامۆستابی لە دەنگ و لە ئاواز لەوانەیە ئامۆژگاری بکە بڵێ تۆ یەک دوو سێ لەو سێ مقامەی مەڕۆ دەرێ بەوانەیە ئامۆژگاری منیش بکە بڵێ لەوانەیە فیلان مقام لە ئاستی دەنجی تۆ زۆر
کودەڵی جیاوازە یان ناگونجێ بیگۆڕە منیش ئەو شێوازانە فێریان دەکەم جگە لەوەش کە فێرە تدریبی نەفەسیان دەکەم چۆن نەفەسیان درێژبی و شەرتیش نییە هەموو ئەو قوتابیانە بتوانن بانجی مەسەرەن مصری بدەن هەندێک لەوانەیە دەنجیان لە بانجی عێراقی جوان بێ هەیە لەوانەیە لە ناخ خۆی حەز دەکات بانجی مصری بدا من دەڵێم من باشتر لە تو باشتر دەزانم ئەوەی بگۆڕە کەسەی دەکەم دەیگۆڕم بە مەسەن بانجی سعودی دەدا عێراقی دەدا خۆی هەز دەکات دێتەوە دەڵێ مامۆستا هەز بە بێ ئازاری دەکەم قەنەعەت بە هەڵبژاردنەکانی تۆکەن یا هەر مسرن لەسەر ناب ئەگە مسر بن زەرێر دەکەن ئەگە مسر بن فێر نابن کە لەسەر منیش وا بوومە لەسەر ئەوەی مامۆستای خۆم قازانجم کردووە ئەگەر من عینادی لەگە مامۆستای خۆم بکەم طبعا من نابمە ئەو کەسەی کەوا خەڵک بەرهەمێکی بۆ شابێت سەید جان بە حەق و حساباتە چ بکەین پێش بچین ناو خودی بابەتە گرنگەکە کە سرۆت خوێندنە چەند بەرهەم حازرە پێکەوە بۆ ئەوەی فکر لە وەختە کەشمان ئەمە کاکشبان ماشاءالله ئەمە هیچ اتفاق ناکەین ئەوەمان دێش جاری دیکەش چی اتفاقمان نەکردووە حتا پاریش کە پرسیارمان لە سەید کردوتی کێشەمان نییە مەفتوحە بۆ فێم هاچی بۆ شوێنە بۆ فێ مەفتوحە من کە قورئانیش دەخوێنم زۆر جار استعاذە و بەسمەلەش دەکەم نازانم چێن دەخوێنم داینانێم بڵێم فیلانجێ هەر بۆش کرد و ئەوە بێ منەت بن ئەوە باشترە بە ئیزنی خۆی لەگەڵ جەنابتان اللهم آمین ئەوەتم لە بۆ خزمەت بە دەردی دڵگرفتارم لێرانەوە تاک و مەدینەی لەی شوێنێ نەبوو چارم نەخۆشێکم لە ناوجێدا گەڵێ پڕ ئێش و ئازارم ئەگەر هیممەت نەکەیشم خەجاڵەت خۆم گونەهبارم لە مەیدانی تەسەووفدا وەکو دەروێش و دێوانە لە کونجی خلوەخانەی پیربژیم سۆفی و مریدانە عەسا و کەشکۆڵ و بەرماڵم لە بۆ گەشتی بیابانە بیابانە گەریدەی گەرمە سێرێکم کە قیبلەی گشت موسڵمانە ئەڵێ ڕێبواری ئابردووی چلەی زستان و لافاوم لەبەر ئازاری سەختی دڵما لە کاروانن بەجێماوم غەریب و دووروڵاتێکم لە نێو جێژاوی غەمباری دەخیلەک یا ڕەسوول الله عیلاجم کەن بە یەکجاری ئای ئای خۆزگایم بایا و کاسای شەیدای خوددایە خۆزگایم بایا و کاسای شەیدای خوددایە شەوانیەن تاریکی دنیای چێرایە
بلبل داخوين دايم لا سرسيم خزقان بايا وكاسي شيداي خدايا خزقان بايا وكاسي شيداي خدايا شواني تاريخ دنيا تسرايا شواني تاريخ دنيا تسرايا شيداي خدايا خزقان باو كاساي شيداي خدايا شواني تاريخ دنيا سرايا وی هزار جا خوزگم با کسی که شیدای خدایی شلا خودی بری مهمی بتر ریکا راست و ریکا حجی کرنا خودی پیغمبر آمین هر ریکا که هبت آمین هر جهه و هر نوع که هبت خودش راضی بیت شلا هون راوه و تشت مجردیش از بجم ما بحث کر يعني في جاري أزلت البحث في بكم أفيت وبخونة ينجي أف بمناتي هو أفاتود بيجهم عم بمناتين أمدب حمات شكيري بد حتى كيري بد هين يت بري خود يعني السرودات بيجن لا يعني مقصد أو يعني هر برلوي بين بخين يعني لا محازل لا مثلا أو هرناوة يخوت أنا يعني هرناوة مثلا يشاعرك ينجي سرود بيجك بخوي فولكلور بخوي الشعر كان هذا قديمة زمان شاعري كردمان زور هي وكو نالي بيخوت صافي هيراني محوي هندك أو شعرانا ورد قرينو هندك شيش برادران لبو ما عندنا سنوا هندك شيء فولكلور أو شعرانا قديما حتى وكو آوازة كان شيان هي قديمة دم خومان كمتر هیچ برهمێکتان هەیە خۆتان بێ هۆنراوی ئەمە هەندێک شتمان لەگەر حازکراوی تەزیر کرد پێشتر یەک دوو مەسەڵەن کلیپمان هەبوو لەسەر ئەوەی سرودەکەمان هەبوو ئەی خودای تاکو تەنیایە شعرێکی خۆش بووی برادرێک بوو ئاوازەکەشی کۆم بوو تقریبا ئاوازەکەی تورکیا یەک لە گۆرانی بێژە گەورەکانی تورکیا دەڵێتەوە بورهان چەچان ئەو دەڵێتەوە جا دەنگی چەچەیەکی زۆریشیت دەنگەکەی زۆر بەهێزە ئەمە دەتان ئەو شۆی بیڵێن بە تورکی و بە کوردەکەی بڵام ئەکرێ ئاها بە تورکیەکە و بە کوردەکەی دەیڵێن بە کوردەکەی لەگە مامۆستا سەید عەبدوڵڵای ئەوە تۆمارمان کردووە بەس ئەو نەمان کردە ئەوە بیکەینە ینی کوی دەڵێ تەسویریکەین بڵاویکەین ئەوەی تاجی نبووەت بە ئەوەیەوە نیە ئەدی ئەگەر مادەم زیاتر هیچ شاعرە کوردە قەدیمەکانن کە لە ژیان دەنەماونی شڵات زیان بەهەشت بین چی هاتان لە هەمووی تایبەتترە مەسەڵەن شعرەکانیان بەخۆی ئەمە زۆربەی ئەوەی بیڵێن بێخودی دەڵێن بێخود سافی هیرانی دەڵێن ئەوەی زۆربەی ناڵی دەڵێن ئەوانەی کە ئەو شعرانی کە زۆربەی لەسەر مەسائلی تەسەوفە ئەوانەی کە زیاتر باسی مەدحی پێغەمبەر دەکا عەلەیهی السەڵاة وەسەلام ئەوانەمان زۆر پێگونجاوترە لە بۆی چکە ئێستا زۆر شعری صافی هەیە ڕەحمەتی خوای لێبی لەوانەیە ئەگەر بیڵێن احتمالە بڵێنەوە لەگە کچە چتی لەگەر عەشق و خۆشەویست لە ئەسڵدا شێخ صافی ڕەحمەتی خوای لێبی هەمووی لەگەر پێغەمبەری خوا و لەگەر عەشقی خوا و دین و دیانەت بووە زۆر شعر هەیە هەندێک شعر هەیە کاشفان قورسە مثلا ئەوانەی کە لە مەولید دادەنیشن کە جێ دەگرن شعرەکان قرص دەبی خەڵک تێی بگاتن وانە ستاوانە ئەو شعران کە شعری سادەنا جاران وشەی فارسی تیا بۆ عەرەبی تیا بووە لە شعرەکانی مۆلانە ئەوانە وشەی عەرەبی فارسی لەوانەیە هەندێک شتەیە خەڵک دووبارە پرسیارمان لێ بکە ئەو وشەیە چ بوو لەوانەیە ڕەخنەشمان لێ بگرێت مادەما هەیە سادەکان بڵێن هەم ئێوەش تووشی مشکلێ نەبن سادەکان هەکوو دەڵێ خەڵکەکە تێی بگا باشترە و دەتوانی لەبەریشیکە ئەو شعرە قورسانەگە بڵێن ئەوان ئەگە لەبەریشیکەن احتمالە بە غەڵەتی لەبەری دەکەن سادەکان لەوەی ئاسانترە لە بۆ
مثلا هەموو چینەکان ئافرەت بی پیاوی مناڵ بی دەتوانن لە مەجلیسێکی تریش دەتوان بڵێنەوە جەمە بەحسێ ڕێکۆ خودەی کرد خۆزگەم بەو کەسێک کە شەیدای خوددایە وێجارێ بەحسا شەوێت لەیلەت القەدر تشتێکی تایبەتەوە هەیە بوان شەوە سرودێکە تایبەت بشەوێت قەدر یانجی هەموو ڕەمەزانێ بگشتی هەیڤ ڕەمەزانە پیرۆز بەخوا هیچمان لەسەر ڕەمەزانی دانەناوە هیچمان نەگوتیە بەڵام کەسێک کە مەقسەدی تاعەت و عیبادەت بی هەر شتێک بڵێ بۆ خوای گەورە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مەبەستی ئەوە بیکەوە پاداشتێک لە خوا وەرگری یعنی ئێستا بۆ نمونە ئێستا ئەگە ئەو شەوی لەیلەتل قەدر بی خوای گەورە لێمان مەسەڵەن بەنسیب بکە تۆ شەرت نییە بەس قورئان بخوێنی دەتوانی دانیشی لەگە ماڵ و مناڵ قسەی خۆش بکەی لەگە برادران قسەی خۆش بکەی نوێژ بکەی قورئان بخوێنی تەسبیحات بکەی نانێک بخۆی یعنی هەر شتێک بکەی مهم تۆ ئەحیای شەوەکە بکەیەوە ئەوش هەر حسابە لەبێ مە هەموو میێوانی ماڵەکانین مسلمانان لەوان ئێستا جۆبیستی مەدەبن دەمان بین و ئینشاءالله بۆ ئومێدەین ئەوانش دوعامان لێ بکەن مادام بەریان بچینە سرودەکەوتی مادام هەردووکتان پێتان چوونە هەندێک ذکری تایبەت بە شەوانی لەیلەت القەدر هەیە بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم بێژێت زیاتر بێ دوعای بکەن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني يونجي الذكرى سبحان الله وبحمده سبحان الله العظيم تشتكي وصين هردو بدنجي خو بيجن دەتوانین شتێکی عربی بڵێن شتێکی عربی بڵێن لەگە مامۆستا سەید عەبدوڵڵای وەکو مەیلە و ذکرە چیە ئەو اسماء الله الحسنى ئەوش اللهم يا حنان ئەوش دەتوانین بڵێن ئینشاءالله لەناوی کاک سەید دەفەرمێ ئەوەمان اللهم يا حنان ئەوە لە کاتی لەما بینی نوێژەکانی تەراویح اللهم يا حنان ذکرێکی خۆ ئەو ڕێکەفتن و اتفاقیەتەوە بینەوەدا ئەم تەداخلێنە يا راحلين إلى منى بقيادي يا راحلين إلى منى بقيادي هيجتم يوم الرحيل فؤادي صرتم وصار دليلكم يا رب يا وحشتي الشوق أقلقني وصوت الحادي أحرمتم جفني المنام ببعدكم يا ساكنين المنحنى والوادي بالله ما أحلى المبيت على منى في ليل عيد أبرك الأعياد يا يابا زينوا الحرم والحرم لينا زينوا الحرم والحرم لينا وبأرض الحرم طبنا وصلينا وبأرض الحرم طبنا وصلينا والكعبة لامين لامين ولامين والكعبة لامين لامين ولامين لرب العالمين والطواف لينا زينوا الحرم والحرم لينا وبأرض الحرم طفنا وصلينا وبأرض الحرم طفنا وصلينا والمقام لامين لامين ولامين والمقام لامين لامين ولامين سيدنا إبراهيم والصلاة
وبأرض الحرام طفنا وصلينا والزمزم لامين لامين ولامين والزمزم لامين لامين ولامين لسيدنا إسماعيل والوضوء لينا زينوا الحرم والحرم لينا وبأرض الحرم طفنا وصلينا وبأرض الحرم طفنا وصلينا يا رب اللهم يا حنان يا منان يا ديان يا برهان ويا سلطان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران اجعلنا ووالدينا وأمة محمد اجعلنا ووالدينا وأمة محمد من عتقاء شهر رمضان يا الله اللهم يا حنان يا منان يا ديان ويا سلطان يا ذا الجود والفضل والكرم والإحسان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان الوداع الوداع يا شهر رمضان يا شهر الصيام والقيام الوداع الوداع يا شهر رمضان يا شهر البركة والغفران الوداع لا تشكو منا عند الملك الديان وأنت راض عنا غير غضبان شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان الوداع يا شهر رمضان يا شهر التهاليل والتسابيح والذكر وتلاوة القرآن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا برحمتك يا أرحم الراحمين
دەستا ئەو کەبارەی کو دەڵێ پێکڕە یعنی ئینشاءالله خودش ڕازی بێت بەس ئەو زگرانە زیاتر کاکشفان لە مابینی تەراویحەکان نوێژەکانی تەراویحی دەکرێتن هەتاوەکو خەڵکەکەش دەنگەکە زۆر خۆش بوو ئارامی بەدڵاندا لە لای چیزی کۆش زۆر دڵئێژ بوو چکە کە تو جێ لێ دەبی مامۆستایەک سرود بێژە مامۆستایانی لە ناو مزگەوتی بە جەماعی دەڵێ ئەلوەدا یعنی تەواو یعنی ئیتر ئەو مانگە پیرۆزە بە هەموو پیرۆزیەکانی تەواو خی گەورە دەکەی میوانە چی پیرۆز ئیشڵە خودی قبیل کرد ئامین ئینشاءالله بیتە شفا لە بۆ دنیای زۆر ناخۆشە میوانێک بێ ئەو نەخۆشەمە لەسەر لا ئەو میوانە میوانی خوابی بێ هەموو شتە جوانەکانت پێشکەشکە ماڵت خاوێنکە دڵت خاوێنکە خۆشەویستەکانت لێ کۆ کاتەوە مزگەوتەکان ئاوادان دەکا لە ناکاو ئەو ماڵ ئاواییە بڕوە ئەو هەموو شتانە لێت بەڕاستی ئینسان غافڵ ئاگای لێ نییە بەڵام هەر کە جێبیستی ئەو کەلیماتانە دەبی ئەلوەدا ئەلوەدا یا شەهرە ڕەمەضان ئیترتەوە دەڵێ وڵا تازە بە ئاگا دێمەوە بەڵام هیچی نمە ئەم دوو سێ شەوەمانمە هەر لەگەڵ ئەلوەداوتنەکان چۆنەڵەها دڵڕا ئەچەڵەکێت کە ئیتر خەریکە مانگی ڕەمەضان شاعرە قسەی جوانی هەیە بە عەرەبی دەڵێ الدنيا محطة الدموع ويزقيتشي في الميسكة أجمل ما فيها اللقاء وأصعب ما فيها الوداع الفراق زياب ونوى أوش مانجي رمضان إن شاء الله دقريتوا أو سدزلي بيا كديبالو خواي قورا همو مسلمان أخواليان خوش دبي طاعة وعبادتي كردمان للشوكان للروجكان إن شاء الله أخوان لهم ما وردقري إن شاء الله اللهم آمين با بحثی بەرهەمێکی تایبەت کرد ئەوەی کە کوردی ترکی پێک بە تورکی و کوردی بە زۆر باشە بيغمبري رحمنا وسروري جيهانا بيغمبري رحمنا أو سروري جيهانا خوايات وعفو من كاي حرمتي أو قرآنا خوايات وعفو من كاي حرمتي أو قرآنا أي خدايا خدايا خداي تاكو تنيايا أي خدايا خدايا خداي تاكو تنيايا محمد بيشوايا خوشاويستي خدايا محمد بيشوايا خوشاويستي خدايا بهاتني أوزات دنيا هم يرونق بهاتني أوزات دنيا هم يرونق أي خدايا خدايا يا خداي تاكو تنيايا أي خدايا خدايا يا خداي تاكو تنيايا محمد بيشوايا خوشاويستي خدايا محمد بيشوايا خوشاويستي خدايا دنيا باچي اولرمو جزالچلر دوررمو دنيا باچي اولرمو جزالچلر دوررمو مغرورlar ma arkadaş sana secde olurmu mağrurlar ma arkadaş sana secde olurmu he Mevlaya Mevlaya gel Mevlaya Mevlaya he Mevlaya Mevlaya gel Mevlaya Mevlaya gücün var yarım yokuz sen de sığın Mevlaya gücün var yarım yokuz sen de sığın Mevlaya Agar magla asmani keşavit vardı derdi Agar magla asmani keşavit vardı derdi Balam nuri cemalet evziyat erdevd revşe Balam nuri cemalet evziyat erdevd revşe Ay خدايا خدايا يا خداي تاكو تنيايا أي خدايا
تەنیایە محەممەد پێشەوایە خۆشەویستی خوددایە وی خودش راضی بێت خودی سەحەتەوە هەر هوسە باش بهێلێت و ئەف دەنگێش لە هەر بمێنێت بۆ خزمەت خلاص دەکات دینیش هەستی پێکەم مامۆستا گەرمە بێت حاجی گەرمە بێت و سەید لەو لا سەردی سەید ئەو جارە ئەگەر دەفەکەت هەرگت دامنێەوە هەتا سەعەتەوە زوو گەرم دەبێ داخل گەر دویش پێکەوە دەکات سەید حاجیان کاکشبان بخۆی هەر هەموو شتێک دەنگ هەر چەند خۆش بیتن ئەگەر زۆر دگۆ خەڵک بێزار دەبێت مەلەل دەگریتن ئێوە تەکنیکە سەید لە گەڵمانیەکە خۆی دەچمە حەلاقەچی دەمگە کاکە پرچم خەفیفکە دەگو مامۆستا خەفیف کەم تاخیر دێەوە دەبی کەمی دەکەم کەمی دەکەمەوە تا زوو بێەوە و لە بە پارەی خۆی بووم لەبەر حالی جاسی تۆم باما لەگەڵ مەکە تۆ کەممان ماوە چوار شەومان ماوە لەکوێ بتانهێنینەوە لەگە حەلاقەکەی جەماعەتی خۆمانی میکاپ و جوانمان دەکەن کاک فەرهەنگی خۆمان هەیە فەرەنگ دەڵێ وەرە سەرت چا دەکەم ئەو هات و چا دەکەم ساڵە چ دیکە ئەو جابێەوە ئێرە بەلاشی ئێرە بە جوانکردنەوەی خۆمان لەسەر غێر دەستگای دەرێ وەرە پرچ چا دەکەمەوە هەتا دوای جژنی ئەو زەبێەوە هەتا زوو نەچمەکنی ماندی دەکەم ئەوە عکسی حەلاقەکەتە جەنابێ خودی بێجارێک چ بینین من بە بەسی حەجێکردنەوە خودی کرد مە بەس حەجێکردنەوە پێغەمبەری کرد سەڵ قسەر من مە ذکرژی گوت ئەو بەرهەمێت هەزڵم ئەو کاغەزێل دەفتە چ سەر وڵا دوو زارە دێن ناکردن ئەهێنە لە تەنیشت خۆیدا جارێ بێت و ئەل سەروێ کاغەزێ بڵام وڵاوە شعرش صافیە شێخ صافیە خینە ئەر پێم خۆش بوو خۆشە ماوەستە سەیدیش زار زار دەیڵێ من لەبەرمە بەس دائیما لە بۆ احتیاتی خۆمە یعنی کو دەڵێن قورئان خوێندن لەبەر خوێندنی لەبەرکردنی قورئانی لە بۆ قیامەت باشە بەڵام بە چاو بیخوێنێ بۆ زاکرە و هەر لەگەڵەوە شامەوەستا ئێوە باشتر شارەزان ئەوانەی کە قورئان لەبەرەکان بەردەوامە بێ بیخوێنن چکە نەوع لە بیرچوون هەیە بۆی کە قەت وازی لێ نەهێنین دووبارە بچینەوە سەری بێگومانە لە بیرمانەچێت اینجا ئەمەیان یەک دوو بەرهەم کاکژبان داوای کرد وتی ئەمە ئەوە داوای ئەماکەم داوای داوت نەکرد من هیچم نەوت خوشتی گەوری ماشەڵڵا دەنگیان خۆشێتر هەر چێگەڵێت چۆنەڵی داوا دەکێت تا لێرەی نەدوان ناینەوە خودی ئەمری دتی شڵۆش دەرێ ڕەمەزانێژی گەڕینشتێت سۆمان ئینشاڵڵا نا ئەمێ بەدڵی خۆتان بێت ئینشاءڵڵا بازی دووری بەتیری غەم دڵی کردم نەزار بازی دووری بەتیری غەم دڵی کردم نەزار قەد موعینێکم نییە عەرزم بباتە کۆیان دەردی دووری طبيبان علاجنا كريان زاني تقديري أزل بادر لقمان سكايان أوري يزرع نسينا مدابي كفن بوتسيا خوي لبر أمنا لنا خوي لمر أمنا لنا قرية سنج تابوت مزايان أي رفيقايان علتي دوري مدستم لمدايان قد شفينا يا برينم قد شفينا يا برينم تانقات دستي يا دخالا يا رب العالمين دمام سينا يا مدينة أو شارع شيرينا أو شارع شيرينا زعل موزي قايدينا زي قوري
دستلات بقى تبارك يا شكات بدستي درد وغاية سبونة بحول قوتي تويا نجات أقرسي دردك من بيدوايا والله للايتو يا سهل حلي مشكلاتي خزيني رحمتك بجمارة يا منش مسكين ومحتاجي خلاطي روح شيرين من البارسي امركا ميل دنيا امركا ميل دنيا نوري بنا ساوك عالم بين بليس وتمتيا بين بليس وتمتيا داي بين بليس وتمتيا اي كيد بيبت ما مدينة تابلي مخي أوا تابلي مخي أوايا كيد بيبت ما مدينة تابلي مخي أوا تابلي مخي أوايا عبدي قناه كار لقابي فخري عالم شاد بواه فخري عالم شاد بوايا فخري عالم شاد بوايا روح شيرين ملبعسي امرك ميل دنيا امرك ميل دنيا نوري بنايسا وكالم تنبلس وتمتيا تنبلس وتمتيا تنبلس وتمتيا قوتي نتقمنا معاه فكره شمكم بوايا فكره شمكم بوايا اقري مرجي عزيزا ولا زارق بربوا ولا زارق بربوا ولا زارق بربوا روح شيرين من لباسي امركا ميل دنيا امركا ميل دنيا نوري بنايسا وكالم بين بليس وتمتيا بين بليس وتمتيا داي بين بليس وتمتيا بايزل هاتو لناك ومدرسة بيتايوا مدرسة بيتايوا حزكي تدريسي اسلام توزي غام لينشتوا توزي غام لينشتوا توزي غام لينشتوا روح شيرين من لبعسي امرك ميل دنيا امرك ميل دنيا نوري بنايسا وكالم بين بليس وتمتيا بين بليس وتمتيا بين بليس وتمتيا هزار ما شاء الله وإيش الله خذ الشرازي إيش الله بزيتني أف كورونا ومورونا نمينت ريكو برف مكة ومدينة ضبط أم بيك آمين إن شاء الله دباب سينا مدينة إيش الله وكذا إن شاء الله دسين با ريكوتن إتفاق شبكين كاك سردار أم دي خدا حافظي كين أم دي خاطر خوازين ما يمايل ويري 4 دقيقة از بجمانه 4 دقيقة بو هر دوكا بو هر دوكا بجا كدو ماهيك برهم چیه بوی أم دي برنامه پاشیف دو ماهيك اینه پاشیف واش خد ماهی بینی بله کۆتایی پێهێنین پارشێوی ئەم شەویشمان هیوادارین کە پارشیفمان بوو بێتە جێگای خێر و بەرەکەت بۆ هەر بینەر و بیسەرێکە لەگەڵ بەرنامەکەی ئێمە بەردەوام بوو بینەرمان بۆ زۆر سپاسمانەکەین کە لەگەڵمان بوون گەلە دعا بکەن گەلە سڵاوات بدەنە سەر ڕۆحە پێغەمبەر صلی الله عليه محمد صلى الله عليه وسلم ودعاء كريم طيبة تجوا كبيغمبر صلى الله عليه وسلم قوتي اللهم انك عفو كريم تحب العفو فاعف عنا وش لخذ الشرازي بتو باشي وخير وبركة الصحة اخوات على قلب الله مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم محمد اشرف الاعراب والعجم محمد خير من يمشي على قدمه مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم
مشت دمعا جرى من مقلة بدمي مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد طابت الدنيا ببعثاته محمد جاء بالآيات والحكم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم قامت إمامنا ودي زر بعيب نقصانا نفس هواي قاتنا بوتسد بليخانا دنا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أم هبت الريح من تلقاء كظيمة وأومض البرق في الظلماء من إيضم مولاي صلي